پەرتووکی حکایەتی مەلای مەشهور لە تائیف خواجە نەسرەدین ڕەحمەتوڵڵاهی عەلەیه چاپ کرا لەسەر ئەرکی عەبدولخالق محەممەد ئەمین عەسری. ژمارەی سپاردنی بە پەرتووخانەی نیشتیمانی لە بەغا 1909 بۆ ساڵی 1984. نرخی 600 فلسە. بسم الله الرحمن الرحیم. مەلای مەشهور کێیە و لە چی بنەچەیەکە؟ بە پێی وتاری دانەری پێشوو کەم سەرەتایی لە نامەکەیدا باس کردووە، ئەم پیاوە ناوی نەسرەدین ئەفەندیە و یەکێکە لە هۆشیارانی گەلی تورک و لە دێی سێوری حەسار هاتووەتە جیهانەوە و لە شاری ئاقشەهر لە ساڵی 683 هجری بۆ ئەو جیهان کۆچی مەرگی کردووە. وان پیاوە لە زیندەگانی فرمان بە چاکەکردن و لادانی گەل لە ڕێگەی بەدی و زشتی لە ملی خۆی کردووە و گەلێک جار بەهۆی گاڵتە و گەپەوە زۆر پەندی خۆی بوون و سربەستی و یەکێتی بە گیوی گەل و بنەچەکی خۆی داداناوە و زۆریش خەریکی ئامۆژگاری و فێرکردنی قوتابی بووە و بەشی زۆری ڕۆژگاری بەوتنەوەی قدوری شەریف کە نامەیەکی ئاینی مەزهەبی ئەبوو حەنیفەیە بەسەر بردووە و لە ناو بنەچەکی خۆیدا ناوی هونەروەری و دانشمەندی و شەنگیەوە ناوبانگی بەستووە تا لە پایەی باڵوڵی دانا و ئەبوو دوولامە و تەڵحەکدا بەڵکو گەلێ بەرزتر و خوردمەندتر دراوەتە دەفتەر و لە ناو بنەچەکی خۆیدا زۆر خۆشەویست و جێگەی باوەڕ بووە. ابتدای حکایەت. ڕۆژێ مەلا حاجی لەقلەقێ ئەگرێ کە ئەیهێنێتەوە ماڵەوە تەماشای سەر و سەکوتیەکە زۆر ناشرینە لە مەل ناچێ، زۆر بیری لێ ئەکاتەوە، لە پاشا ڕائەپەڕێ چەقۆیەکی زۆر تیژ دێنێ و هەردوو قاچی لە ئەژنۆدا و دەندووکی و کلکی لە بندا ئەبڕێتەوە. ئەم جار بە چاوێکی جوانەوە تەماشایەکە و ئەبینێ لە مەل ئەچێ، ئەینێتە سەر کورسیەکەوە، خۆیشی لە پێشیەوە ڕاوەستێ و ئەڵێ ها ئێستا لە مەلەچی. ڕۆژێک مەلا لە وەختی وەعزدانە بە خەڵکەکە ئەڵێ: ئەی ئومەتی محەممەد، دەبێ ئێوە زۆر شکر بۆ خوا بکەن، چونکە بە حوشتر باڵی نەداوە، ئەگەر باڵی ببوایە بە یەک ڕۆژ هەموو خانوەکانی بەسەر ئێوەدا ئەڕووخاند و وێرانی ئەکرد. لە شاری ئاقشەهر ڕۆژێک مەلا ئەچێتە مزگەوت بۆ پەند و وەعزدان، ئەچێتە سەر کورسیە، تەماشای بەروپشتی خۆیەکا و بانگەکە: ئەی کۆمەڵی خواپەرستان، ئەهلی جەماعەت، ئێوە دەزانن من چی پەندێکتان بۆ خوێنم؟ هەمویان بەجارێک هەڵێن نازانین. مەلاش ئەڵێ: کەوا بێ، منیش با ڕەنج نەخۆم، هەرچیتان بۆ بڵێم تێناگەم. لە کورسی وەعز دێتە خوارەوە و ئەڕوا. کۆمەڵەکە زۆر پەست و غەمگینە بن، ئەڵێن ئەم جارە کە هاتەوە پرسی کرد، هەمومان ئەڵێین ئەزانین. لە پاش چەند ڕۆژێک مەلا دێتە مزگەوت و ئەچێتە سەر کورسی وەعز، هاوار ئەکا، ئەڵێ: ئەی کۆمەڵی برادەران، ئێوە ئەزانن من چیتان بۆ ئەخوێنم؟ هەموو کۆمەڵەکە بەجارێ ئەڵێن: بەڵێ ئەزانین. مەلاش ئەڵێ: بەخوا باشە کە ئێوە هەمووتان بزانن من بۆچی ڕەنج بە خۆڕایی بدەم. دیسان لەسەر کورسیەکە دێتە خوارەوە و ئەڕوا. کۆمەڵەکە زۆر پەشیمان و خەفەتبار و غەمگینە بن. ئەم جارە هەمویان بیرەکەنەوە، ئەڵێن: وا چاکە ئێمە ببینە دوو بەشەوە، بڕێکمان بڵێ ئەزانین و بڕێکمان بڵێن نازانین، بەڵکو ئەم پیاوە دڵی خاو بێتەوە و تۆزێک پەند و قسەی جوانمان بۆ بخوێنێتەوە. لە پاش چەند ڕۆژێک دووبارە مەلا دڵی نەرمە بێ دێتە مزگەوت و وەعزی خەڵک بدا. دێت وەچێتە سەر کورسی وەعزدانیشێ، هاوارەکە: ئەی برادەران،
ئێوە ئەزانن من چیتان بۆ ئەخوێنمەوە چیتان پێ ئەڵێم؟ کۆمەڵەکە وەرامەدەنەوە و بڕێکیان ئەڵێن ئەزانین و بڕەکەی تریشیان ئەڵێن نازانین. مەلاش ئەڵێ بەخوا زۆر باشە، دیسان ڕەنجدان و ماندووبوونی منی ناوێ، ئەوەتان کە ئەزانێ فێری نەزانەکانتان بکە. ڕۆژێک مەلا لە شاری قونیەدا خەریکی وەعزدانە بێ لە مەیانی داستانێکە ئەڵێ: ئەی برادەران، ئاوهەوای ئەم شاری ئێوە لەگەڵ ئاوهەوای شاری ئێمە یەکە. خەڵکە کاڵێن بە چیە زانی؟ مەلا ئەڵێ تەماشام کرد لە ئاقشەهر چەند ئەستێرە هەیە، لێرەش ئەوەندە هەیە. ڕۆژێک مەلا ئەچێتە حەمام و لە ژوورەوە لە بەرتەنهایی دڵتەنگە بێ و دەستەکە بە مزەمز و گۆرانی وتن. لەبەر دەنگدانەوەی حەمامەکە دەنگی خۆی زۆر پێخۆش دێتە پێرچاو و بیرەکاتەوە وەڵێ کە ئەم دەنگە خۆشەم هەیە لە گۆرانیدا بەکاری ئەهێنم. با بچم دەست بە تەمجید بکەم بەڵکو مسڵمانان پێی کەیفخۆش بن. بە گورچی دێتە دەرەوە هەڵمەتە داجل و بەرگەکەی لەبەرەکا و زووە دچێتە سەر منارەی مزگەوت و دەست بە تەمجید خوێندن ئەکات. وە لە خوارەوە کابرایەکی لێ هەڵەپەڕێ وەڵێ: ئەی ئەحمەق، بەم دەنگە ناخۆشەتەوە سەر و مێشکی خەڵکە بەی، کاڵەی قوڕقوڕەیە چوەتە سەر منارە و هاوار هاوارەکەی، چما ئێستا وەختی تەمجیدە تۆ بۆچی شێت بووی؟ مەلاش تەماشای خوارەوەکە وەڵێ: ئاخ چی بکەم، خۆزگە سەد خۆزگە ئێستا پیاوێکی خێرەومەند دەهات لەسەر ئەم منارێ حەمامێکی دروستە کرد، ئەو وەختە دەتزانی دەنگم چەند خۆشە. مەلا ڕۆژێک تووشی خوروشتی جانی و چڵکنی ئەبێ و لە گۆڕستانێکە هەموو جلەکەی خۆی دائەماڵێ. خۆی تێڕوانێ تەماشاکە لە بەرامبەرەوە چەند سوارێک بە دەرکەوتن، زۆر حەولەدا جلکی لەبەرکە پێی ناکرێ. لە ناچاری زوو بە زوو خۆی ئەهاوێتە ناو کۆنە قەبرێک. وە سوارەکان دێنە سەری و مەلا بەم حاڵەوە و گونی ڕووتی ئەبینن زۆرە ترسن. بە تاو هەڵە کوتنە سەری و ئەڵێن: ئەی کوڕە کابرای شێت، بۆ چخراویتە ناوم گۆڕەوە. مەلا هیچ نادۆزێ بڵێ، فەقەت ئەمەندە ئەڵێ: من مردووی گۆڕستانم، بۆ تەماشاکردن و سەیران هاتوومەتە سەر زەمین. جارێک مەلا لە وەختی گەنجیدا ئەچێتە ناو باخچە و بێستانێکا و هەرچی دێتە دەستیەوە لە کاڵەک و شووتی و ترپ و سڵق و شێلم لێ ئەکاتەوە. وای خاتە ناو جەواڵێ کە پێ ئەبێ تا پڕیەکە. لەو وەختەدا کابرای باغەوان بەسەری ئاچێ، لە ترسان مەلا ئەشێوێ و سەری لێ ئەپەشۆکێ و نازانێت چۆن خۆی نەجات بدە. لەگەڵ کابرای باخچەوانە بێتە هەرایان. باخچەوان ئەڵێ: بزانم تۆ بۆ جگەیشتیە ناو ئەم باخچەیە و لێرە چی ئەەکەی مەلا؟ ئەڵێ: برادەر، ئەو فەرتەنە و بایە هێزەی ئەم شەو منی هاویشتە ناو ئەم باخچەیەوە. باخچەوان ئەڵێ: زۆر چاکە، ئەمانە ئەگەر تۆ لێت نەکردوتەوە کێلی کردەوە؟ مەلا ئەڵێ: بەڵێ من لێم کردەوە، بەڵام نەوەک بۆ خۆشی و ئارزووی خۆم، بەڵکو شەو کە ئەم فەرتەنە و بابەهێزە منی ڕافڕاند و هاویشتمیە ناو ئەم باخچەیە، منیش لە تاوانە چنگم لەم گژوگیایە قایم ئەگرت، هەمووی بەدەستمەوە ئەهات و لێ ئەبووە. کابرا ئەڵێ: باشە، ئەی ئەگەر تۆ نەتکردە ناو ئەم جەواڵەوە، ئەی کێ کردی؟ مەلا ئەڵێ: منیش هەر لەوە سەرم سوور ماوە، خەریکم بۆ ئەم سوالەش قوڵ پێ و فڕوفێڵی بۆ بدۆزمەوە، خۆم نەجات بدەم لەم کارە ناحەقیەوە، چونکە تیاکەوتوم. ڕۆژێک مەلا لە شاری قونیە خۆی ئەکاتە دوکانی حەڵوا فرۆشێ. بە بێشەرم و شکۆه و تەماشاکردنی ڕاست و چەپی خۆی
سربەست هەڵەکوتێتە سەردەستگای کابرای حەڵواچی و ئەڵێ بسمیلە و دەست بە حەڵوا خواردنەکە. حەڵواچی ئەڵێ کوڕە کابرای بەدخووی شێت بە بێکێش و تەرازوو و بێ پول و پارە دەستدرێژی حەڵوای ئومەتی محەممەد دەکەی و ئەی خۆی دەست ئەداتە دارگاڕانی زۆر چاک سەر و گوێلاکی مەلا ئەشکێنێ و مەلاش لە حەڵوا خواردنی خۆی ناکەوێ و ئەڵێ بەخوا ئەم خەڵکی خونیەیە چەندە پیاوی باشن، بە زۆری تێهەڵدان حەڵوا دەرخواردی عالەمەدەن. ساڵێک مانگی ڕەمەزان ڕۆژ و نزیکە بێتەوە مەلا لە دڵ خۆیان بیرەکاتەوە ئەڵێ بۆت ژمارەی ڕۆژەکان نەزانم، وا چاکە من گۆزەیەدا بنێم هەر ڕۆژە بەردێکی تێهاوم و ژمارەی مانگی ڕەمەزانی پێ بزانم. لە یەکەم ڕۆژی ڕۆژووەوە هەموو ئێوارەیە یەک بەردی ئەخاتە ناو گۆزەکەوە، جارێک کچەکەی مەلا چاوی بەم حاڵە ئەکەوێ، لە پاش دەرچوونی مەلا لە ماڵ ئەویش دێنێ دوو مشت بەردی تێ ئەهاوێ. لە پاش چەند ڕۆژێک لە مزگەوت لە مەلا پرسن ئەرێ ئەمڕۆ چەندی مانگە؟ مەلاڵێ بێ زەحمەت ئێوە لێرە چاوەڕێ بکەن نەرێستا خەبەرتانە دەمێ. کاتێک کە چێتە ماڵەوە گۆزەکە هەڵە ڕێژێ و ژمارەی ئەکا تەواو 120 بەردی تێدایە. ئەگەڕێتەوە بۆ مزگەوت و لە ڕێگا خۆی بەخۆی ئەڵێ ئەگەر من بڵێم مانگ 120ە ئەم کۆمەڵە زەلامە فەرمان بە سەرسەرەتی و ئەحمەقیم نادەن؟ کاگاتەوە لایەن دەڵێ برادەران تەواو مانگ ئەمڕۆ 45ێتی. کۆمەڵە زەلامەکە پێکەن وەڵێن مەلا مانگ خۆی هەمووی 30 ڕۆژە، تۆ چۆن قسەی وەهای بێسەر و پێەکەی؟ مەلا ئەڵێ هێشتا من بە مروەتە وتم ئەگەر بە حسابی گۆزەکەم ببوایە ئەمڕۆ مانگ 120 بوو. ڕۆژێک مەلا چەند عەدەدێ شووتی لە بازاڕە کڕێ و ئەڕواتە کۆسار و دارستان بۆ داربڕین. لە پاش داربڕین و تۆزیەماندوو بوون زۆر تینووی ئەبێ لە شووتیەکان دێتە پێشەوە و دانەیەکیان کەرتەکە و دیلمێکی لێ ئەخواتەوە و نەگەیی بوو و تۆزێ کاڵ ئەبێ بە تووڕەیی هەڵیەدا. یەکێتریان ئەشکێنێ ئەویش هەر بەو تەرزە بە تووڕەیی هەڵیەدا تا هەمووی ئەشکێنێ سەیرەکە هیچ کامیان بە کەڵ خواردن نایەن و ڕا ئەپەڕێ و لە داخا میز بەسەر هەموویدا ئەکا و ئەچێتەوە سەر کاری خۆی. لە پاش ماندووبوونێکی تازە و زۆر تینوو بوون زۆر هەوڵەدا ئاوی بە چنگ ناکەوێ و زۆر پەرێشانە بێ بە ناچاری ئەگەڕێتەوە سەر شووتیەکان. هەر جارێ قاشێکی بەلا قنگی خۆی ئەسڕێتەوە و ئەڵێ بە هەر چەند موقەدەسات هەیە ئەم قاشە میزی لێ نەکەوتووە، بەم حاڵە ئەمە پاکە ئەمە پیسە گشت شووتیەکان نەخوا و قوتیانەدا. سەردەمێ مەلا بەرخێکی زۆر قەڵە و کوستاخی ئەبێ هەموو حەلێ لەگەڵ خۆیدا ئیگێڕێ و بە ئەنواعی خزمەت بەخۆیەکە و زۆری لاشیری نەبێ برادەرەکانی زۆر ئارەزویان نەچێتە سەر خواردنی وەگەلێ جار میلی ئەگرن خاو و ڕازی نابێتەوە. ڕۆژێکێکێ لە برادەرەکانی ئەوێ بیخەڵەتێنێ ئەچێتە بنڕیسیە و ئەڵێ ماڵ وێران تۆ ئەم بەرخەت بۆ کەی هەڵگرتووە؟ سبەی و دوای قیامەتە بۆچی ئەم بەرخەمان لە پاش جێبمێنێ و ئێمەش بە خەفەتی گۆشتەکەیەوە بمرین. بە هەر فڕ و فێڵێ بێ دڵی مەلا نەرم و خاو ئەبێتەوە گفتەدا کە بەیانی بچنە دەرەوەی شارەوە و بەرخەکە سەربڕن و چێشت لێ بنێن و بیخۆن. بۆ سبەینێ ئەچنە سەیرانگاهێکی زۆر خۆش و بەرخەکە سەرەبڕن و گەنجەکان دەستبەوازی و شادی و بەزم و ڕەزمەکەن و هەموو جلوبەرگەکانیان لە لای مەلای کابان بەجێ ئەهێڵن. مەلاش خەفەتی بەرخەکە لە دڵی وەک ئاگرە سووتە و نایکاتە نامەردی هەرچەند کەلوپەل و جلوبەرگی چاک و قیمەتدار و تازیانە بێ هەمووی ئەخاتە ژێرمەنجەڵەکەوە وەکو گۆشتی بەرخەکە سووری ئەکاتەوە. حەلێک چێشت پێگا و هەمویان بە شادی و بەزم دێنە دەوری مەلا ئەبینن جلوبەرگەکانیان نەماوە ئەڵێن مەلا کوانێت جلوبەرگەکانمان؟ مەلا جوابیان ئەداتەوە و
ئەڵێ ئەی ئێوە نەتانوت سبەینێ قیامەتە و منی شەموم کردە ژێر مەنجەڵە گۆشتەکەوە بۆچی بمێنێتە پاش مەرگتان. شەوێک چەند کابرایەکی دز ئەچنە سەر ماڵی مەلا و هەر شتێکیان دێتە دەسەوە کۆی ئەکەنەوە. مەلاش ئەگەرچی چاوی لێبێ بەڵام هیچ دەنگ ناکە و بە ئاسانی دەست بە کۆکردنەوەی جلەکانی ژێرخۆی ئەکا. هەرکە دزەکان بە کۆڵە و کۆڵ لە دەرگەی ماڵ ئەچنە دەرەوە مەلاش کۆڵی خۆی ئەگرێتە سەر شان و دوایان ئەکەوێ تا دەگەنە ماڵ یەکێ لە دزەکان وەچنە ژوورەوە ئەمیش ئەوێ بچێتە ژوورەوە. کابرای دزەگرێ لە پەلێکی وەڵێ ئەرێ کابرا تۆ چی ئیشتەیە بەم شەوە بۆچی گەیشتی ئێرە؟ مەلاش جوابی دەداتەوە وەڵێ ئەی ئێستا ماڵەکەی ئێمە نەگوازرایەوە بۆ ئەم خانووە؟ سەردەمێک مەلا دەست بە سەودا و مامەڵە ئەکات، 9 هێلکە کڕێ بە 1 پارە دەدانەی ئەفرۆشێتەوە بە 1 پارە. چەند کەسێکم کردداری مەلا ئەبینن زۆر عەنتیکە دێتە پێرچاویان و لێ ئەپرسن ئەرێ مەلا ئەمە چۆن جامبازیەکە؟ مەلا ئەڵێ وەها ئەکەم دۆستمان ئێمە لە ئاڵووێر ببینێ لەبەر بێکاسبی من خەفەت نەخۆن. ڕۆژێک مەلا لە کەناری شەت و ئاوێ دانیشتە بوو و چەند نابینایەک ڕێگەیان بەوێدا ڕائەبوورێ. بۆ لە ئاو پەڕاندنەوەیان لەگەڵ مەلا مامەڵە ئەکەن و یەکی بە پولێ ئەیان پەڕێنێتەوە. مەلاش هەڵەسێ هەموویان ڕیزەکا و یەک بە یەکیان پەڕێنێتەوە ئەو بەرەوە. لەم بەینەدا یەکێ لە نابیناکان ئەکەوێتە ناو ئاو و ئاو ئەیبا. نابیناکانە کەونە هاوار و فڵانکردن. مەلاش زۆر ڕقی هەڵەستێ و ئەڵێ چی هەراتانە وا بێ لە حەقەکەم پولێ کەمتر بدەن ئیتر بۆ هاوارەکەن. ڕۆژێک کابرایە هێلکەیە لە مشتی خۆی ئەگرێ و بە مەلا ئەڵێ وەرە بزانە ئەمە چییە لە مشتم ئەگەر هەڵتێنا بەشتە دەم. مەلا ئەڵێ چەشنی چۆنە تۆزێکم بۆ باس بکە. کابرا ئەڵێ دەری سپیە ناوی زەردە. مەلا ئەڵێ ها زانیم شێلمە توێکڵی لێگیراوە و ناوی هەڵکۆڵراوە و هەوێنجی تێکراوە. لە زەمانی گەنجیدا مەلا ڕۆژێک پەیژێ ئەهاوێتە سەرشان و لە دیواری باخچەیەکا سەرەکەوێ. پەیژەکەش لەگەڵ خۆی ئەبا و دەست بە میوە دزی نەکات. لە پڕێکا کابرای باغەوان بەسەریا دێ و هاواری لێکا کوڕە کابرا چی ئیشتەیە لە ناو ئەم باخچەیە. مەلاش بەبێ خەوف و ترس ئەڵێ خەریکم ئەم پەیژەیە بفرۆشم. کابرای باغەوان ئەڵێ هەیبەت خوی شێت لە ناو باغ پەیژە چۆن ئەفرۆشرێ. مەلاش ئەڵێ تۆ گەوجی نازانی ئەم پەیژەی منە لە هەموو شوێنەکە ئەفرۆشرێ و بەکاردێ. ڕۆژێ مانگای کابرای ئەکەوێتە ناو پارچە دەغڵێکی مەلاوە. ئەویش دەسەداتە دارگاڕانی و هەڵەکوتێتە سەر مانگاکە و ڕای ئەفڕێنێ لە دەستی دەرەچێ. لە پاش هەفتەیە کە بینێ مانگاکە لە دەرگای ماڵی خاوەنی وەستاوە تاوی لێ ئەدا بە دارگاڕان دێتە سەر و گوێ و دەری ئەکا بە کوتانی. کابرای خاوەنی دێتە دەرەوە ئەڵێ حاه مەلا تۆ بۆچی لە مانگایی منەدەی چی گوناحێکی کردووە؟ مەلاش ئەڵێ زۆر هەرزە و هەرامە کە مانگاکەت خۆی سوچی خۆی چاکەزانێ. ڕۆژێک مەلا لە کەناری گۆمی ئاوێکە دەستنوێژ ئەگرێ لە ناکاو تاکێ لە کەوشەکەی ئەکەوێتە ناو گۆمەکەوە نقمە بێ. هەرچەند حەولەدا بۆی نایەتە دەرەوە.
ئەڵێ وا چاکە دەستنوێژەکەی بدەمەوە تاکە کەوشەکەمی لێوەر بگرمەوە. مەلا دێتە نزیکی گۆماوەکە و تڕێ زۆر زلەکەنێتەوە و ئەڵێ ها دەستنوێژەکەت بێنە کەوشەکەم. جارێک مەلا لە گەرمای نیوەڕۆیە زۆر گەرم و گڕەدا لە ڕێگەیەکی دوورەوە دێ. گەرما و تینێتی زۆر پەرێشانی ئەکا. تووشی کانیەکی دووستوری کۆن لولینەیەکی تێخراوە و پشکێ نراوەتە کونی لولینەکە. مەلاش بە چوستی دەسەبا پشکی ناو لولینەکە هەڵبکێشێ و ئاو بخواتەوە. فیشقاکە هەموو گیانی و دەموچاوی بەجارێتە ڕەبێ. ئەمجار مەلا بە تووڕەیی ئەڵێ وەها شێت دێ خوارەوە بۆیە ئەم مێخە ناویانە کونات. مەلا ڕۆژێک نەخۆشە بێ هەموو برادەکانی کۆکاتەوە دەست بە وەسیەتە کاوەڵێ هەر کاتێ من مردم ناو قەبرێکی زۆر کۆنەدا بمشارنەوە. برادەکانی ئەڵێن بۆچی؟ مەلا ئەڵێ فکرم ئەمەیە هەر کاتێ فریشتەکان هاتنە گیانم بۆ پرسیارکردن بڵێم بابە من زۆر لەمە پێش مردوم تەماشا ناکەن قەبرەکەم چەند کۆنەیە بەڵکو ڕزگارە بم. مەلا نەسرەدین سەردەمێک گوێدرێژێکێ بێ ئەتۆ پێ و ژنەکەی تەنگاویەکە ئەڵێ ئێمە بێ گوێدرێژ گوزەران ناکەین. هامە چەند قڕوشێکم هەیە بیبەرە بازار کەرێ بکڕە. مەلاش دێتە مەیدان و کەرێ ئەکڕێ و ڕەشمەکەی ئەکێشێ بیهێنێتەوە دوو کابرای قوماربازی دز هێواش هێواش ئەکەونە دوای مەلا. یەکێکیان ڕەشمەی کەرەکە دا ئەماڵێ بەسەر خۆیەوە ئەکات و ئەوی تریشیان کەرەکە باتەوە بازار و ئەیفرۆشێ. وەختێ مەلا ئەگاتەوە دەرگای ماڵەوە تەماشای پشتی خۆیەکە زەلامێ سەری بە ڕەشمەکەوەیە کەرەکە نەماوە. ئەڵێ تۆ تەماشایم نەکبەتەکە کوڕە تۆ چیت؟ کابراش تۆزێک دەنگی خۆی گرجەکات و چاوی وەرئەگێڕێ بە دەنگێکی ناسازەوە ئەڵێ ئاخ گەورم من کوڕی دایەخە جێم تۆزێک دڵی دایکم شکاند و لێم زۆر عاجز بوو دوعای لێکردم بووم بەکەر وە لە بازار منیان فرۆشت بەڵام لەو حەلەوە پاشڕەوی تۆ ئەکەم و خوا بەزەیی بە من داهات لەبەر حورمەتی تۆ وەریگەڕامەوە سەری پیاوەتی و بەنی ئادەمی. مەلا بەمە دڵی زۆر خۆشە بێ وەڵێ دەبڕۆ کوڕم جارێکی تر دڵی دایکت مەشکێنە و زویری مەکە. لە پاش چەند ڕۆژێک دووبارە مەلا ئەچێتەوە بازار بۆ کەرکڕین تەماشاکە کەرەکەی و ڕۆژە دیسان لە مەیدان ئەفرۆشێ. مەلا بە ئەسپایی ئەچێتە تەنیشتێوە و دەم ئەنێتە بناگوێیەوە پێی ئەڵێ هەیلا ساری کوفتە خۆر لام وایە پەندەکەمت لە گوێت نەکرد هەم دڵی دایکت شکان دیسانە و دوعای لێ کردووی بۆیە بووی بەکەر. ڕۆژێک مەلا لە ماڵ هاوسەیەک منجەڵێکی گەورە خوازێتەوە لە پاش تەواوکردنی کارەکەی منجەڵۆکێکی بچوو کە هاوێتە ناو منجەڵە گەورە بۆیان ئەباتەوە. کابرای هاوسەیەڵێ مەلا ئەم منجەڵۆکە چییە؟ مەلا ئەڵێ منجەڵەکەتان ئەم شەوزایی ئەوەی هێناوە منیش هێنامە. کابرا دڵی زۆر گەشەوە ئەبێ و دەنگ ناکە. لە پاش چەند ڕۆژێک مەلا دووبارە ئەڕوا و منجەڵەکە خوازێتەوە و لە ماڵەوە زۆر چاک قایمیەکە. چەند مانگێ نایباتەوە کابرای هاوسێ دێت داوای منجەڵەکە کات. مەلاش ئەڵێ داخەکەم منجەڵەکەتان مرد. کابرا ئەڵێ مەلا لە ڕێی خوا تۆ تا ئێستا بیستوتە منجەڵ بمرێ؟ مەلاش جوابیەداتەوە و ئەڵێ بەخوا خەفەتە خۆم هیچ تێگەیشتنت نەماوە باوەڕەکەی منجەڵ بزایە بەڵام باوەڕ ناکەی بمرێ. جارێک کابرایە بۆ هەندێ پرسیاری زۆر گران بە شارەکان داگەڕێ هەرچەند هەوڵەدا لای هیچ کەس وەرامی دەست ناکەوێت زۆر خەفەتە خوا. تا کابرایەک پێڵێ ئەگەر وەڵامت ئەوێ بچۆرە خزمەت مەلا نەسرەدین لە شاری ئاقشەهرە مەگەرە و زاتە بتوانێ ئەم وەڵامانت بداتەوە. کابراش ڕۆکاتە شاری ئاقشەهر تەماشاکە لە دەوری شار کابرایەک
جوود لێ ئەخوڕێ لنگی ڕوت جلوبەرگی دڕاو بە ئەسپایی ئەچێتە لایەوە و ئەڵێ تۆی مەلا نەسڕەدین؟ مەلا ئەڵێ بەڵێ منم. کابرا ئەڵێ من ناوی زۆر زانایی تۆم بیستووە، هەندێ پرسیاری زۆر گرانم هەیە هاتووم بۆ وەڵامی. مەلاش بە قوڕنەی چاوی تەماشایەکە ئەم کابرایە جانتایە هەنار لە بندەستیدایە پێڵێ ئەگەر لەو هەنارانم بدەیتێ و وەڵامەکانت دەدەمەوە. کابراش ئەڵێ باشە لەسەر هەر پرسیارێکی مەلا لە جیاتی وەڵامەکە هەنارێکی لێوەرەگرێ تا کابرا هەناری پێنامێنێ. هێشتا کابرا چەند پرسێکی ئەمێنێ ئەوێ پرسیار بکە، مەلا ئەڵێ هەستە گەندوگوو پتر مەخۆ، هەنارت نەما توانای جوابدانەوەم نییە. ڕۆژێک پیاوێکی ماقوڵ دێتە لای مەلا لە پاش دانیشتن و نەوازشات و گفتوگۆیەکی زۆر. کابرا هەڵەسێ بڕوە. ئەمجار مەلا ئەڵێ ئومێدەکەم عەفوم بکەن جەنابتانم نەناسی، ئێوە کێن؟ کابرا ئەڵێ تا ئێستا وەک ناسیارێکی زۆر باش لە پێشەوە ڕابورد بێ هیچ دەنگت نەکرد، ئێستا بۆچیە پرسی؟ مەلا ئەڵێ باوەڕ بفەرموو تەماشامە کرد مێزەرەکەت لەگەڵ مێزەرەکەم و جبەکەت لەگەڵ جبەکەم، کەواکەت لەگەڵ کەواکەم بە یەکە چوو، تۆم هەر بەخۆ مەزانی. ڕۆژێک مەلا زۆر بارەزوو و تاسووخیەوە ئەچێتە سەرخوانی نان خواردن و بە چوستی کەوچکە خاتە چێشتەکەوە بۆ دەمی ڕەوانەی ئەکا و نازانێ زۆر گەرمە وەک ئاگر. کاگاتە ناودەمی گرددانەکانی ئەکەوێتە ناودەمی بە تاوڕا ئەپەڕێ بە کۆڵان هاوارە کاڵێ بۆ خاتری خوا بگەن پێم ساردی بکەنەوە، لە زگمدا بڵێسە هەیە بیکوژێنەوە. ڕۆژێک مەلا لە ئاقشەهرەوە بۆ سیوری حەسارە چێ، هەندێک کەڵەشێر و مریشکی پێبێ لەناو قەفەسێکە لە ڕێگا بیرەکاتەوە و هەنگامی گەرمایە و مریشک و کەڵەشێرەکان زۆر پەرێشانە بنووە خنکێن. تۆزێک ڕەحمەکەوێتە دڵیەوە و لە بەندیخانەی قەفەس ڕزگاریانەکا و ئەیەوێ لەسەر خۆ هێواش هێواش لێیان خوڕێ، لە پڕێکا مریشک و کەڵەشێرەکان یاخی ئەبن و ڕێگە ناگرن. مەلاش لە حەیبەتە بەدارێکی قەویەوە کەوێتە دوایان وەڵێ هەیلا سار لە نیوەی شەو لە تاریکیدا دەست بە قوقاندن و هاوارەکەن، ئەزانن بەیانی داوە، بەڵام بەم ڕۆژی نیوەڕۆی ڕۆشنە ڕێگەی شەقامی سێور حەسار ناناسن. ڕۆژێک مەلا ئەچێتە سێوری حەسارە بینێ هەموو خەڵک لە مزگەوت کۆبوونەوە، هەرکەس چاوی بڕیوەتە ئاسمان لە مانگی تازەی یەکشەوەی ڕەمەزانە گەڕێن. مەلا بە چوستیە چێتە پێشەوە وەڵێ نازانم ئەم خەڵکە بۆچی ئەوەندە بێهۆشن. لە وڵاتی ئێمە مانگەوەندەی تەکرلەگی عەرەبانەیەکە کە سەیری ناکە. ئێوە ئەوەنەی نەختێ بچووکە بۆچی وها ئەگەڕێن و هەمووتان کۆبوونەتەوە، وەختی خۆتان بە خۆڕایی ئەفەوتێنن. ڕۆژێک چەند کابرایەکی خوێندەوار دێنە خزمەت مەلا و پێڵێن هەرچەند تۆ بە مەلا و خوێنەوارە ناسرێی و چ شتە زانی، بەڵام تۆ لەبەرەوەی کە فارسی نازانی زۆر لە بەرچاوی خەڵکی سووکی. مەلا بەم قسەیە زۆر تووڕا بێ عەجایب، من فارسی نازانم، من لە هەموو کەسێ چاکتر فارسیە زانم. ئەوانی شەڵێن کەوا بێت تۆزێک فارسیمان لەگەڵ گفتوگۆ بکە، بەڵکو ئێمە لە هەر شوێنێ باسی کەوت هەڵدنین. مەلاش بۆ دەرخستنی توانایی و فارسی زانینی خۆی بە هەڵبەست شعری فارسیان بۆ ئەڵێ ڕەفتەم بیجای سەرویلەر گوردەم دووقوز قورد ئامەدەند بەرقاچنی ئۆروب بیاتیر لادم بەرقاچی تارلا میرەبەند. ئەو وەختە کابراکان گویان لەم هەڵبەستە فارسیانەی مەلا ئەبێ زۆر دڵیان گەشە بێ و گەلێک بە توانایی فارسی زانینی مەلا باوەڕەکەن و زۆر پێکەنن.
شەوێک مەلا لە لای قەبرستانێکەوە ڕائەبوورێ لە پڕێکە پێی ئەچێتە خوارەوە و ئەکەوێتە ناو قەبرێکەوە. هەموو گیانیە بێتە تۆز و گەردەوە، بە هەر نەوعێ بێ دێتە دەرەوە و جلەکانی ئەتەکێنێ و لە ترسا تۆزێکە پەشۆکێ و دەست بە وڕە و خەیاڵات دەکات. ئەگەر بەهاتایە من لێرەدا بمردایەم منکەر و نەکیر بەهاتانایە سەرم چیان پێ گوتم. ئەلەم خەیاڵاتەدا زەواری هێستری کاروانچی بەباری فەخفوری و شوشەوە بەوێدا گوزەر ئەکا و ئەبێتە غڕە و دەبێتە غڕە و هاڕەی زەنگوڵە. ئەو وەختە مەلا لە ترسا نیوەمەرگە بێ هەیهای من چیم بەخۆم کرد تووشی چی شەوێکی بەد و نەکبەت هاتم ئەوا بوو بە قیامەت بە توندی پڕتە ئەکاتە دەرەوە و هێستری پێشەنگی زوارە پاشە و پاش ئەسڵەمێتەوە و باری کاشی و فەخفوری و بلور و جام و شوشە لە یەک ئەخشێ و هەمووی ورد و خاش ئەبێ. کاروانچیەکان لە تاوا شێت و هارە بن، هەرچۆنێ ئەبێ مەلا ئەبیننەوە و ئەڵێن کوڕە کابرا تۆ چیت دێوی جنی درنجی لەم قەبرستانە کارت چییە؟ مەلا ئەڵێ چیتان لێ بشارمەوە، ئەمن مردووی گۆڕستانم، لە لای مردووەکانەوە سەفارش کراوم بۆ ئەندازەکردن و ژمارەکردنی زیندوەکانی سەرزەمین. کاروانچیەکان ئەڵێن بەخوا باشە، ئێمە هەر ئێستا نەخشە و خەریتەی زەوی لەگەڵ ژمارەی زیندوەکان پێت نیشانە دەین. بەجارێ هەمویان لەسەر مەلا کۆمەڵە بەستن و ئەیکەنە هەڵا بە تێهەڵدان و لیس و شەق گشتگیانی وردەکەن و لە پەلوپۆی ئەخەن لە پاش 1000 کێشە و سەگمەرگی مەلا بە ئەسپایی دێتەوە ماڵەوە. برادەرەکانی ئاگادارە بنەوە هەمویان لە دەورەی کۆمەڵە بەستن و ئەڵێن ها مەلا ئەمڕۆ لەکوێ بووی؟ مەلا ئەڵێ ئەمڕۆ من مردبووم لە گۆڕستاندا بووم. ئەڵێن ئەرێ مەلا باس و هەواڵی گۆڕ و ئەو جیهان چییە؟ مەلا ئەڵێ ئەگەر پێشەنگی زەواری و کاروانچی عەجەم مەسڵەمێنێ و نەیترسێنێتەوە و زەڕەر لە فەخفوری و کاشی نەدا تاکو کاروانچی دەست بە تێهەڵدانت بکە ئیتر هیچ باس و هەواڵی تر نییە. ڕۆژێک مەلا لەگەڵ مامۆستای عیمادنا و ئەچنە ڕاوە گورگ. کاتێ ئەچنە سەر کوناگورگێک مامۆستا عیماد دەچێتە ناو کوناگورگەکەوە و تاک و بێچوەکانی بهێنێتە دەرەوە. مەلاش لە دەرەوە ڕاوەستێ لە پڕێکە گورگەکە ئەچێتە ناو کوناکەی. مەلاش بە ئازایی قایم لە کلک گورگەکە ئەگرێ و گورگەکەش زۆر ئەجوڵێ. کابرای مامۆستا لە ژوورەوە هیچ خەبەری نییە ئەڵێ مەلا ئەم تەپوتۆزە چییە؟ ئەکەی دەرگاکە بەردە چاوم نابینێ. مەلاشەڵێ کلکی گورگ لە بن هەڵ بپچڕێ ئەو وەختە تەپوتۆزی باش ئەبینی. ڕۆژێک مەلا مێکوتەیە کوتێتە دیواری خۆیان تەسادوف بۆ ماڵی هاوسێکەیان کونایی ئەکرێ لەوێوە تەماشاکە پڕی مانگا و گایە لەسەر ئاخۆ ڕێبەستراوە. بەعجەلە ئەچێ خەبەرەداتە ژنەکەی ئەڵێ ئێستا پڕخەزیێنەیە گاگەل لە زەمانی قەدیمی دەقیانوس ماوە دۆزیمەوە پیشانت بدەم چی مزگەنیم ئەدەیتێ. ڕۆژێک مەلا بۆ سەر چێشتی مەولود بانگەکرێ، ئەویش بە کەلوپەلێکی کۆنە و دڕاوە چێت بۆ چێش خواردن. لەوێ کەس ئەهمیەتی پێنادا و هیچ کەس بە خێراتنی پێناکەن. دەست بەجێ مەلا بە وسکتی ئەگەڕێتەوە ماڵەوە جلوبەرگی تازە و پیاوانە لە بەرەکا و مێزەرەکەی بەلاری ئەبەستێ و دووبارە چێتە سەر زیافەتەکە. کە خەڵکەکە چاویان بە مەلاکەوێ زۆر بە تەعزیم دێن بە پیرەوە و زۆر فەرمووی بە خێراتنی لێ ئەکەن و لە لای ژوورەوە دای ئەنێن و خواردن و پڵاو گۆشتی باش و زۆر لە بەردەمیدا ئەنێن و ئەڵێن مەلا ئەفەندی فەرموو بخۆ. مەلاش بە گورجی قۆڵی جبەکەی و داوانی کەواکەی ئەخاتە نزیک چێشتەکە و ئەڵێ بخۆ جبەکەم بخۆ، کەواکەم بخۆ، مێزەرەکەم فەرموو تێرخۆن. خەڵکەکاڵێن مەلا چیەکەی؟ مەلا شاتنی جاری پێشوو بۆیان بەیان ئەکا وەڵێ مادام ڕەغبەت و حورمەت بە جبە و لیباس و مێزەرە با ئەوان بیخۆن. بەشی کەلەپور.
ڕۆژێک مەلا لە ژنەکەی نیشانەی مردن ئەپرسێ و ژنەکەش ئەڵێ مردوو دەسوپەل و ئەندام و خوێنی ئەمەیە و لە شی سار دەبێتەوە. لە پاش چەند ڕۆژێک مەلا چێتە دارستان بۆ داربڕین، لە پاش ماندووبوون و عارەقی زۆرکردن ئەبینێ لە شی سار گەڕاوە و لە ترسان دەست و پای تاقەتی نامێنێ، ڕائەکشێ و درێژە بێ و ئەڵێ ئای مردم. لەو حەلەدا چەنگورگێ تاوەدەنە کرەکەی و سکی هەڵ ئەدڕن و لە پێش چاوی مەلا لە توپەتی ئەکەن و ئەیخۆن. مەلاش ئەڵێ چاکتان دۆزیوە کەری بێخاوەن، چاکتان دۆزیوەتەوە کەری بێخاوەن. ئاخ با مەلا نەمردایە کەرەکەی واگورگ بیخواردایە. ڕۆژێک دراوسەیەکی مەلا ئەوێ بچێتە بارا شاڕین و دێتە لای مەلا، ئەڵێ ئەمەوێ بڕۆمەوە ئاسیا و کەرەکەم بدەرێ باری ئەەکەم. مەلاش ئەڵێ تۆ لێرە بوەستە تا بچم پرس بە کەرەکە ئەەکەم. مەلا ئەچێتە ژوورەوە، لە پاش 5-6 دقیقە دێتە دەرەوە و ئەڵێ هاوسێ ڕزا ئەەکەم عاجز نەبی، کەرەکەم ڕزای نییە بیدەمە دەست بێگانەوە. ئەڵێ پیاوی بێگانەیە بەدار لێم ئەدەن و دوژمنانیش بە عەرز و ناموسی تۆ ئەدەن. ڕۆژێک مەلا بۆ فرۆشتنی کەرەکەی ئەباتە بازاڕ، لە ڕێگا تەماشاکە کلکی قوڕاوی بووە و زۆر پیس و ناشرین ڕەقوەستاوە. مەلاش خنج کلکی کەرەکە لە بندا ئەبڕێ و ئەیخاتە ناو هەتبەیەکەوە. کاتێک کابرایی کڕیار دێتە تەماشا بینێ کلکی نییە و پاشە و پاش ئەکشێتە و ئەڵێ مەلا خەڵک کەری بێکلک چۆن ئەکڕێ؟ مەلاش جوابیەداتەوە ئەڵێ ئەگەر تۆ بە مەردی وەک پیاو کەرە کڕی سەودای بکە و نرخی لەسەر دابنێ، خۆ کلکەکەی لە شوێنێکی زۆر دوور نییە بۆت دەریە خەم. دوو کابرای هاوسێ دەرگەی ماڵەکەیان یەکە بێ وە خۆیانیش لە بەرامبەری ماڵ لە دوکانێکە دائنیشن. کاتێک دەزانن کابرایەکی لات سەگێکی تۆپیوی هێناوە لە ناوەندی هەردوو دەرگەکە فڕێداوە. ئەبێتە هەرایان، ئەمەڵێ نزیکی ماڵەکەی تۆیە ئەبێ لایبەری، ئەو ئەڵێ نزیکی ماڵەکەی تۆیە ئەبێ لایبەری. ڕێگناکەون تا هەراکەیان ئەچێتە پێش قازی، مەلاش لەوێ ئەبێ. کابراکان قسەی خۆیان تەواوەکەن، قازی ئەڵێ ئەم هەرایە تۆ بیبڕەوە مەلا. مەلاش ئەڵێ برادەرەکان لام وایە ڕێگەکەی پێشماڵی ئێوە شەقامە، ئەوانی شەڵێن بەڵێ. مەلا ئەڵێ کەوابێ ئەو سەگە تۆپیوە بەشی قازیە، ئێوە فڕەی مەدەن با قازی فڕەی بدە. ڕۆژێک منداڵانی گەڕک کۆبنەوە مەلا هەڵبخەڵەتێنن بەڵکو کەوشەکانی بدزن و تۆزێک بەزمی پێ بگرن. دارێکی بڵند لەوێ بێ هەمویانەچنە ژێری، ئەڵێ کێ بێ بتوانێ سەرم دارە بکەوێ. بازێکیان ئەڵێن کەس ناتوانێ. مەلا لەوێوە ڕەتە بێ و ئەڵێ چییە؟ ئەڵێن چی؟ منداڵەکان ئەڵێن بزانین کێ ئازایە بچێتە سەرم دارتووە. مەلاش ئەڵێ لاچن کوڕم، من ئەتوانم سەرکەوم. ئەوانی شەڵێن ئێمە گەنج و چاپووکین ناتوانین سەرکەوین، تۆ بەم پیرە چۆن سەرەکەوی؟ مەلا ئەمجا زۆرقینی هەڵەسێ و خۆی گورجەکا و کەوشەکانی ئەخاتە باخەڵیەوە. منداڵەکان ئەڵێن ها مەلا کەوشەکانت بۆ چەخێ باخەڵەوە، تۆ لەسەر دارەکە نایتە خوارەوە. مەلا ئەڵێ کوڕم بەڵکو ئێوە شارەزا بن لەوێوە ڕێگەیە بۆ ئەو گەڕەکە کە هەبێ کە من بۆی ئەچم. مەلا پێیان ناخەڵەتێ و کەوشەکانی بەجێ ناهێڵێت تاکو و منداڵەکان بیدزن. جارێک مێشێ بە گوێرەکەیەکی مەلاوە ئەدا، لە تاوان هاروشێتە بێ و دەست بە جووتکە هاویشتن و لە قەفڕکێ ئەکا. مەلا ڕاپەڕێ بە دارگاڕان ئەو گاجووتە پیرەی کە بەستراوەتە دارکاری ئەکا. چەند کەسێک ئەڵێن مەلا تۆ بۆچی لەو بەسە زمانە دەی؟ هیچ هاری نەکردووە. مەلا ئەڵێ ئێوە نازانن هەموو سوچی گای پیرێ، چونکە ئەو فێری بەتخویی گوێرەکەکە ئەکا. ڕۆژێک کابرایە لە کۆڵاندا بێتە تووشی مەلاوە بۆ بەزم و پێی ئەڵێ مەلا چاوتان ڕۆشن مزگێنیم بدە، کوڕێکتان بووە. مەلا ئەڵێ کوڕم بووە حەمد و شکر بۆ خودای تەعالا، بەڵام ئەی کابرای لاساری شۆرباخۆر من کوڕم ئەبێ بە تۆچی. شەوێک دز ئەچێتە ماڵی مەلاوە، ژنەکەی بە ئاگاداری هاوارەکە ئەڵێ مەلا دز لە ماڵەوەیە. مەلاش ئەڵێ ئافرەت بخەوە، دز وویەکە خوا هەر جارێ ئەو لە ماڵەکەی ئێمە چ شتێکی دووپولی بایی چنکەوت زۆر ئاسانە منیش لە دەستی وەردەگرمەوە.
لەو سەردەمەدا وامەلا لە سێوری حەسار ئیمام و خەتیبە بێ ڕۆژێک لەگەڵ میراوە بێتە هەرایە. لە پاش چەند ڕۆژێک کابرای میراوە مرێ، ئەچنە دوای مەلا وەرە تەلقینی ئەم مردووە بخوێنە. مەلا ئەڵێ برادەر ئەم میراوە لەگەڵ من شەڕ و هەرای بووە، ئێستا من هەرچی بۆ بخوێنم بە قسەم ناکە، بچن مەلایەکی تر بێنن. ڕۆژێک مەلا ئەچێتە سەردارتوویەکی بەرز، بە تەور لقەکەی ژێرپێیە بڕێتەوە. لە خوارەوە کابرایەک چاوی لێ ئەبێ ئەڵێ مەلا چی ئەەکەی؟ ئێستا ئەکەویە خوارەوە. مەلاش هیچ گوێی ناداتێ، ئەوەندەی پێ ناچێ دارەکەشکێ و مەلا وەک شامی ئەکەوێتە خوارەوە. مەلا لەم کەوتنە زۆر ئێشی پێگا و دەست بەجێ ئەگاتە کابراکە و پێی ئەڵێ کوڕم معلوم بوو تۆ لە ساحێب کەراماتی، چۆن زانیت من لە باندارەکە ئەکەوم و ئاوهاش ئەبێ بزانی چی وەخت و کەی ئەمرم. کابراکە قایی مەگرێ و هیچ بەری نادا، وە کابرا بۆ نەجات بوونی لە دەستی مەلا فڕوفێڵێکی بۆ دۆزێتەوە ئەڵێ چی وەختێ گەیشتیەوە ئەو بەرەو ژوورەیە وەک کەرەکەت سێت ڕوت سێکیکەن تۆ گیان دەرەچێوە مری. کابرا ئەم وەڵامەی مەلا ئەداتەوە و ئەڕوا. مەلاش بەدڵێکی پڕ لە ترس و لەرزەوە ئەچێتە لای بارەدارەکەی، ئەی خاتە سەرپشتی کەرەکەی و ئەی ڕانێ. لەبەرەمەی کە دنیا گەرمە بێ و تۆزێکیش ماندووە بێ کە ئەگاتە قەد بەرەو ژوورەکە کە هیچ هێز و توانای نامێنێ، لەو حەلەدا کەرەکەشی ئەتڕێ. مەلاڵێ ئاخ ئاخ گیان هاتە ئەژنۆم. دووبارە کەرەکەی ئەتڕێ. مەلاڵێ ئای بێ کەس خۆم گیان گەیشتە سەر دڵم. سێم جار کەرەکەی ئەتڕێ. مەلاڵێ ئای گیان گەیشتە کونەلوتم و هەر لە ترسان و بە بێمەرگ ڕائەکشێ. کە کەرەکەیەت سێ بەجارێک ئومێد لە خۆی ئەبڕێ، هیچ ناجوڵێ. چەند کابرایەک لێەوە ڕەتەبن و سەیرەکەن. مەلا لەم چۆڵ و بیابانە مردووە بە هاوار و فوغان ئەچنە دێکەی خۆیان تابوو تێ دێنن و ئەیبەنە ئاوایی و ئاوی بۆ گەرمەکەن. لە پاش وشتن و تەکفینی ئەیخەنە ناو تابوتەوە بۆ قەبرستانی ئەبن. لە ڕێگە تووشی ڕووبارێک دێن و ڕێگەی پەڕینەوەی نازانن، ئەبێتە هەراوهوریایان و مەلاش لە ناو تابوتەکەەوە سەری هەڵەبڕێ وەڵێ برادەرەکان ئەو حەلە کە من ساغ بووم هەموو جارێک لەوێوە تێدەپەڕی. ڕۆژێک مەلا لە لای کابرایەکی ناشی نەزان سەرەتاشێ. کابرای دەلاک هەر چەند دەستی ئەبزوێنێ، بەدەمی گوێزانەکەەوە تۆزێک چرم لەسەری مەلادا ئەماڵێ و هەندێک لۆکە بە شوێنەکەیەوە ئەنێ. کە نیوەی سەریە تاشرێ، مەلا بە ئاسپایی دەسەباتە کڵاوەکەی بیکاتە سەری. کابرای دەلاکەڵێ هامەلا چیەکەی؟ هێشتا نیوەی سرد ماوە نەمتاشیوە. مەلاشەڵێ هەیبێ ئینساف، تۆ نیوەی سرد کێڵام و پەموت تێدا چاند، منیش ئەچم ئەو نیوەکەی تر کەتانی تێئەچێنم. لە نیوەی شەوێکدا لە پێش ماڵی مەلا ئەبێتە بگرە و بەردە و هەرایەکی زۆر پیس. مەلاش لە ژێر جێگە دێتە دەرەوە کە بچێ لە هەراکە تێبگە. ژنەکەی پێڵێت تۆ چیت بەسەر هەراوەیە؟ بەم نیوە شەوە ساردە بۆ خۆت بخەوە. مەلا گوێی ناداتێ و لێفەکە بە شانیەوە گرێ و چێتە بەر دەرگا و تەماشای هەراکەکە. لە ناکامەوە هەتیوێکی لاسار لێفەکەی مەلا ئەفڕێنێ. لە پاش تۆزێک هەرای بگرە و بەردە ئەبڕێتەوە. مەلا چێتە ژوورە و ژنەکەی ئەڵێ مەلا هەراکە چی بوو؟ مەلاش جوابی ئەداتەوە ئەڵێ هەرا و هوریاکە لەسەر لێفەکەی ئێمە بوو، لێفە ڕۆیشت هەراکە نەما. ڕۆژێک مەلا لەگەڵ خاتوونی ژنی ئەچنە کوڵ. پێش ئەوەی دەست بە کەلوپەلشتن بکات، سابوونەکە لە جێگەیەکی لێژدا ئەنێ و لەو لاوە قرژانگێ دێت و بەوێدا ڕائەبورێ و سابوونەکە خاتە گۆلاوەکە. ژنەکەی هاوارەکە مەلا بگەرە سابوونەکە قرژان بردی. مەلاڵێ کچێت تۆ چی لێ قەوماوە؟ ئەوەندە بە پەرۆشی ئەو پشتی لە ئێمە چڵکنتر و بۆرترە، جارێک با پشتی خۆی بشواتن ئەمجا ئەیهێنێتەوە. ڕۆژێک مەلا لە ناو قەبرستانەوە ئەم سەرەوسەرەکە بینێ سەگێکی زۆر گەورە میز ئەکاتە قەبرەکانەوە. مەلاش گورجە خوڕێتە سەگەکە و بەدارەکەی دەستیەوە ئەداتە سەگەکە و ئەویش ڕائەپەڕێ و بە ددانی داوانی مەلا ئەگرێ و پارچە پارچەی ئەکا. مەلاش لە ترساڵێ دەبڕۆ سەگی ئازام دەبڕۆ.
ساڵێکی زۆر گرانی مەلا لە برساندا سەری خۆی هەڵئەگرێ و ڕێگەی ئەکەوێتە دێک تەماشا ئەکا لەم دێ باسی گرانی نییە و نان و چێشتێکی زۆر ئێواران بۆ میوان و غەریبەکان دێتە مزگەوت. مەلاڵێ تەماشاکە لەم وڵاتە چەند هەرزانیە، لەلای ئێمە خەڵک لە برسا ئەمرێ و کەر بە کورتانەوە ئەخۆن. کابرایەک لە شوێنی خۆی ڕاپەڕێ وەڵێ ماڵ وێرانە تۆ هیچ جەژنت نەدیوە، ئەمڕۆ کە جەژنەیە خەڵک هەرچەند دەسی بڕوا ماڵی خۆی سەرفەکە. مەلاش ئەڵێ خۆزگە هەموو ڕۆژێ جەژن ببوایە، ئۆمەتی محەممەد گشت ڕۆژ پڵاو و گۆشتی بخواردە. ڕۆژێک کوڕەکەی مەلا ئەڵێ باوە گیان منەزانم تۆ لەکوێ بووی وەکێ تۆی هێناوەتە ئەم جیهانەوە. ژنەکەی تێگا کوڕەکە باش فێر نەبووە لە ترسی ئەوەی نەوە قسەی بەدوو خراپکە بەدار ڕای ئەفرێنێ. مەلا تووڕا بێ و ئەڵێ هەی ئافرەتی بەدخوو، بۆچی ڕای ئەفرێنی؟ بەڵکو هۆشیارە ئەزانێ. ڕۆژێک لە شاری ئاقشەهر تاقمێ گەنج مەلا ڕائەپێچن بۆ بەزن لەگەڵ خۆیان بیبەنە حەمام و هەموو تەکبیرەکەن هەر یەکە دانێ هێلکە لەگەڵ خۆیان ئەبن کە لەوێ مەلا ڕابپێچن یا هێلکێ بکە و یاخود پارەی حەمامی هەمومان بدە. کە هەمویان ئەچنە حەمامە و وەختێک کە خۆیانەشۆن هەر کەس لە ئاستی خۆی مریشک ئاسایی دەست بە دووقەکە. هەر کەسێ هێلکەیەکی بەدەستەوە گرێ و لە مەلا دێتە پێشەوە ئەڵێن مەلا یا ئەبێ تۆیش هێلکێ بکەی و یاخود پارەی حەمامی هەمومان بدەی. مەلاش بێپەرۆش و پەشۆکان دەست بەجێ کەڵەشێر ئاسایی هەردوو باڵی خۆی بێکدا ئەماڵێ و دەست بە قوقەکە گەنجەکان ئەڵێن مەلا ئەمە چییە؟ مەلا ئەڵێ ئەی بە مەندە مریشکە کەڵەشێرێکی ناوێ. ڕۆژێک مەلا مانگایە کە باتە بازار هەرچەند هەوڵەدا بۆی نافرۆشێ. یەکێک لە برادرەکانی لەولاوە پەیدا ئەبێوە پرسێ هامەلا مانگایەت ڕەشمە کردووە بە کەڵی ئەدەی؟ مەلاڵێ هێناومە بیفرۆشم، کەسێک ناڵێ بەچەند. کابرا مانگاکەی لە دەسوەرەگرێ و یەکسەر بە بازار ئایگێڕێ و ئەڵێ مانگایەکی زۆر ئەسڵە و ئاوسە و جوانە و زگی 6 مانگانەیە. بەم نەوعە مەدحە کابرا زوو بە نرخێکی باشەی فرۆشێ و مەلاش زۆر تەعەجوبەکا و بە دڵخۆشیەوە پارەکەی ئەنێتە باخەڵی ئەچێتە ماڵەوە تەماشاکە ماڵەوە پڕبووە لە ژن و منداڵ. خاتوونی مەلا دێتە دەرەوە وەڵێ مەلا چەند ئافرەتێک هاتوونەتە داخوازی کچەکەمان. مەلاڵێ باشە کەوا بێ بامنیش بچمە ژوورەوە تۆزێک کچەکەیان بۆ هەڵنێم بەڵکو چاکتر مەراقەکەن و پارەز زۆرترە دەم. فەقەت تۆ قەت دەنگ مەکە من ئێستا مەدحی باش فێر بوومە، کچەکەم مەدح بکەم بزانێت چۆن جێبەجێ ئەیخوازم. خاتوونی مەلاشە چێتە ژوورەوە بە ژنەکان ئەڵێ مەلا ئێوێ بێتە خۆش ئامەدیتان کەوا بێ خۆتان دابپۆشن. کە مەلا چێتە ژوورەوە ئەڵێ خاتوونەکانم ئەم کچەی من لەوانە نییە زۆر چاپووک و چست و بێ میسالە، زۆر بەشیرە وە 6 مانگە و ئاوسە لە بەختی خاوەنی یا نێر یەوەیە مێدێنێ. لەم قسانە ئافرەتەکان زۆر پەشیمانە بنەوە و دەست بە پێکەنین ئەکەن و ئەڕۆن. ڕۆژێک مەلا بە سواری کەرەکەی بۆ دەیەکە چێ کە گاتە نزیکی ئاوباغێ دێتە خوارەوە کە دەستنێژ بشوا و جبەکەی داکەنێ ئەی خاتە سەر پشتی کەرەکە. لەولاوە کابرایە بە ئاسپایی جبەکەی مەلا ئەجێ و لە ناو باخەکەدا خۆی بزرەکە. کە مەلا دەستنێژە شوا و تەماشاکە جبەکەی نەماوە ئەو وەختە لە داخانە کورتانی کەرەکە ئەخاتە سەرشانی خۆی. بە کەرەکەی ئەڵێ بچۆ جبەکەم بهێنە کورتانەکەت بدەمەوە. سەردەمێک 3 مەترانی گاور بە شارەکانی وڵاتی ڕۆمدا ئەگەڕێن بۆ جوابی 3 پرسیار بە هیچ کەس وەڵام نادرێتەوە. ناوبانگی مەلا ئەژنەفن دێنە شاری ئاقشەهر. پاشای ئەو شارەش خەڵکێکی گەلێک زۆر کۆکاتەوە و شادیەکی زۆر زلڕێکە خەن و ئەینێرنە شوێن مەلا کە بێت جوابی ئەم مەترانانە بداتەوە. مەلاش لەسەر خۆی سواری گوێ درێژەکەیە بێ و هەر لە ڕێگەوە بچووکی خۆی و نوازشانی پادشاهانە بەجێ دێنێ و لەلایەن پاشاوە زۆر خۆش ئامەدی ئەکرێ و پێی ئەڵێن کە شاه بۆ وەڵامدانەوەی 3 پرسی ئەم مەترانانە تۆی هێناوە.
مەلاش ئەڵێ پاشام جارێک باوەڵامی پرسیاری مەترانەکان بدەیتەوە ئەو جار بچینە شادیەکەوە. یەکێک لە مەترانەکان دێتە پێشەوە ئەڵێ مەلا ناوەڕاستی دنیا لەکوێ؟ مەلاش بە دارەکەی دەسێەوەی شارەتە کاتە لای ڕاستی پایکەرەکەی خۆی و ئەڵێ ئەم شوێنێ. ڕاهیبەکەش ئەڵێ لە چی معلوم؟ مەلا دەست بەجێڵێ ئەگەر بە قسەی من باوەڕ ناکەی فەرموو بیپێوە. ڕاهیبەکە پەستە پێ و هیچ قسەیەکی تری پێناکرێ و لاچێ. دووەم ڕاهیب و مەترانەکان دێتە پێشەوە ئەڵێ مەلا ئەیە ماسمانە چەندە سێری پێوەیە و ژمارەی چەندە؟ مەلاش ئەڵێ لە گیانی کەرەکەم چەند تووکەیە ئەوەندە ئەستێرەش لە ئاسمانە هەیە. ڕاهیبەکە ئەڵێ لە چی معلوم ئەوەندەیە؟ مەلاش ئەڵێ ئەگەر باوەڕیش ناکەی بیژمێرە. ڕاهیب ئەڵێ مەلا تووکی کەرەکەت چۆن ئەژمێرێ؟ مەلاش ئەڵێ ئەی ئەستێرەی ئاسمان چۆن ئەژمێرێ؟ سێیەم مەتران دێتە پێشەوە ئەڵێ ڕیشی من چەند تەڵتووکی پێوێ؟ مەلاش ئەڵێ ئەوەندەی تەڵی تووکی کلکی کەرەکەم. مەترانەکان ئەڵێن مەترانەکە ئەڵێ بە چیە زانی؟ مەلاش ئەڵێ هەر ئێستا تاقی ئەەکەمەوە و تەڵێ لە ڕیشی تۆ هەڵەکێشم و تەڵێ لە کلکی کەرەکە بزانە پێکەوە دواییان نایە ئەگەر مطابق نەهات حەقی تۆیە. مەلا بەم تەرزەوە وەڵامی ڕاهیب و مەترانەکانەداتەوە و ئەوانی شوەها بە ملحیزیەوە ئەگەڕێنەوە. ڕۆژێک مەلا قازێکە برژێنێ و لە ناوڕۆن سووریە کاتەوە و بە دیاری دەسی بۆ تەیمورشای ئەبا. لە ڕێگە زۆر ئارەزوویە چێتە سەری یەکێ لە قاچ و ڕانی قازەکە خوا. کاگاتە خزمەت شاه و بچووکی بەجێ دێنێ و دیارەکەی پێشکەش بە شاهەکە. شاه ئەڕوانێ قازێکی سوورەوە کراوە بەڵام ڕانێکی ناتەواوە. پاشا بە مەلاڵێ ها مەلا بینم ئەم قازە قاچێکی نییە. مەلاشەڵێ شاهم قازەکانی وڵاتی ئێمە هەموو یەک قاچن. شاه هیچ دەنگ ناکە. لە پاش چەند ڕۆژێک مەلا لەگەڵ شاها بۆ گەڕانە چن لە قەراغی جۆگەیەک میقدارێکی زۆر قاز لە بەرخۆر لەسەری قاچ ڕاوەستا بوون. مەلاش قازەکان پیشان پاشا ئەداوەڵێ سوڵتانم تەماشا بفەرموو ئەم قازانە گشتیە قاچن دیارەکەی منیش لەم قازانە بوو. ئەو حەلە پاشا دارێک بۆ قازەکان ڕاوەشێنێ و لە حیبەتە لەسەر دوو قاچە ڕۆن و هەڵدێن. پاشا ئەڵێ بزانە مەلا گشتیان دوو قاچ بوون. مەلاش ئەڵێ قوربان منیش وەها بە تووڕێی دارت بۆ بۆشێنم تۆ چوار قاچت لێ پەیدا ئەبێ. مەلا ڕۆژێکە چێتە ناو بێستانێ بۆ کاڵک دزین و خاوەنی هاوارەکە ئەڵێ هۆهۆ کابرا لەوێ چیەکەی؟ مەلاش ئەڵێ دانیشتومە گووەکەم. دێتە نزیکا وەڵێ کامەتا گووەکەت پیشانم بدە. مەلاش لەوێ پارچەیە تەپاڵە لەوێ ئەبێ و نیشانیەدا وەڵێ ئەمەتانێ. کابرای خاوەن بێستان ئەڵێ کوڕامە کەی هین پیاو بوو؟ مەلاش ئەڵێ ئەرێت تۆ هێشتت من وەک پیاو بوو بکەم؟ لەو سەردەمەدا کە مەلا ماڵی لە قونیا بێ ڕۆژێک دەستەیە گەنجەیانەوێ بەزمی پێ بگرن. لە ڕێگە تووشی دێن ئەڵێن مەلا خۆت خۆشبی ئێمە زۆر خەفەتبار بووین کە ئەمڕۆ ئافرەتەکەت مرد. تۆش ئاگادار نەبووی. مەلاش بەبێ پەرۆشی ئەڵێ کوڕەکانم ئەو چاتر کە مرد ئەگەر نەمردایە من بەڕەڵامە کرد واتە تەلاق مەدا. ڕۆژێک تەیمورشا هەینێرێتە دوای مەلا کە بێت بچین بۆ ڕم. مەلاش گایەکی پیری لاوازیە بێ پاڵاتێکی ئەخاتە سەر پشت و سواری ئەبێ و دێتە مەیدانەوە. کە خەڵکەکە بینن مەلا بە چەشنێکی شێتانە سوارگایەکی پیر بووە گەلێک بەزمی پێ ئەگرن و گەمەی پێ ئەکەن. ئەو حەلە تەیمورشاه مەلا بانگە کاتە پێشەوە ئەڵێ مەلا پیاو کە بچێ بۆ ڕمبازی دەبێت سواری وڵاغێکی زۆر چاک و بەرز و چاپوک و ئازابێ. تۆ لەسەر هەموو شتێکەوە چووی سواری گایەکی قۆڕ بووی؟ مەلاش پێڵێ واقعان ئەمە چەند ساڵێکە تەجروبەم نەکردووە بەڵام ئەو وەختە گۆلک بوو چاوم پێ ئەکەوت و هەڕای ئەکرد هەر وەکو ئەسپ پاساریش پێی نەئەگەیشت. شەوێکی مانگەشە و مەلا ئەوێ لە بیر ئاو هەڵکێشێ ئەبینێ مانگ لە ناو بیرەکەدایە زۆرە ترسێ. بەتاوە گەڕێتەوە ماڵەوە. جەنگەڵێ دێنێ شۆڕی ئەکاتەوە ناو بیرەکە. هەڵکەوت لە بەردەیەک گیرە بێ. مەلاش هەرچەند هێز و تاقەتیە بێ ڕایەکێشێ و
شریتی چەنگەڵەکە ئەپچڕێ و مەلا بە پشتانە ئەکەوێ و لە هۆشی خۆی ئەچێ. کاتێک دێتە سەر خۆی ئەبینێ مانگ بە ئاسمانەوەیە ئەڵێ بەخوا چاک بوو، ڕەنج و زەحمەتەکەم بە هیچ و خۆڕایی نەچوو. ڕۆژێ مەلا دەستنوێژەگرێ ئاو بەشی ناکە، پێیەکی بە وشکی ئەمێنێتەوە، ڕووە کاتە قیبلە و نوێژ دائەبەستێ، هەر وەکو قاز لەسەر یەک قاچ ڕائەوەستێ. ئەهلی جەماعەتە پرسن مەلا بۆچی لەسەر یەک قاچ وەستاوی؟ مەلاش ئەڵێ ئێوە نازانن، ئاخر پێی چەپەم بێدەستنوێژە. ڕۆژێک بە کوڕی مەلا تەمەنی 7 ساڵانە بێ باینجانی پێنیشانە دەم. کوڕەکەش بەبێ تەفەکوور ئەڵێ ئەمە گوێرەکەیە، تازە زاوە، هێشتا چاوی نەکردوێتەوە. مەلا کە گوێی لەم جەوابەی کوڕەکەیە بێ و تێدەگا زۆر ئازایە و ناتیقە، گەلێ دڵی ئەگەشێتەوە و کەیف خۆش ئەبێ. بە پێکەنینەوە چێتە پێشەوە ئەڵێ مامەکانی بەخوا من پێم نەگوتووە، بەڵام خۆی زیرەک و تێگەیشتووە و زانیوێتی. لە سەردەمێکە مەلا قازیە بێ، دوو کابرا بەهراوە چنە ژوورەوە. مەلا ئەڵێ هەرای چیتانە؟ یەکێکیان ئەڵێ قازی ئەفەندی، ئەم کابرایە گازی لە گوێچکم گرتووە، ئەوی تریان ئەڵێ نا، درۆ ئەکا، خۆی گازی لێ گرتووە. مەلا ئەڵێ جارێک بچنە دەرەوە ئێستا بانگتانەکەم. مەلا ژووری تایبەتیە بێت چێتە ژوورەوە کە تاقیب کاتەوە بزانێ ئەتوانێ گوێی خۆی بگازیە. گەلێک هەوڵەدا و گوێی بستێک درێژە بێتەوە و خۆی لە تاوە ئەکەوێ و سەری ئەشکێ و وای تێئەگا خۆی گوێی خۆی گەزیوە. برینەکەی بە پەڕۆیە ئەپێچێ و دێتە دەرەوە و سەرکورسی بانگیانەکە. کابرا ئەڵێ گوێی گەستوم و ئەمیش ئەڵێ درۆکە خۆی گەستوێتی. کابرا ئەڵێ قازی ئەفەندی، پیاو چۆن نەتوانێ گوێی خۆی بگەزێ؟ قازی ئەڵێ کوڕمەی گەزێ، بەڵکو بەر ئەبێتەوە سەریشی ئەشکێ. سەردەمێک مەلا ئەیکات بە پیشە هەموو سبەینانێک لە خوای بەخشندا پاڕێتەوە ئەڵێ خوایە 1000 زێڕی سوورم ئەوێ بمدەیت، ئەگەر 999 بێ نامەوێت. دراوسەیەکی جوولەکەیە بێ هەموو سبەینان گوێی لەم ڕجایی مەلا ئەبێ. مەراقەکە ئەڵێ وا چاکە من ئەم کابرایە تاقیب کەمەوە بزانم ڕاستەکە یان درۆ. سبەینانێک لە حەلی پاڕانەوە و ڕجاکردنی مەلادا جوولەکەکە لە دەستە سڕێکە 999 زێڕ ئەخاتە خوارەوە. مەلا کە بینێ ڕجاو نیازی بەجێ هات، گەلێک حەمد و شکر بۆ خوداکا و دەسەکە بە ژمارەکردنی پارەکە. سەیرەکە زێڕێکی کەمە، ئەڵێ بەڵێ ئەزانم زێڕێکت لە جیاتی دەسە سڕەکە گلەوە داوە. کابرای جوولەکە کە گوێی لەم قسەیە ئەبێ زۆر ئەشێوێ و ئەڵێ تەماشای کە چنگی لە پارەکە گیر بوو و پەیمانەکەی خۆی لەبیر چووەوە، بەڕاستی پارەکەم لەدەستوو. کابرای جوولەکە بە تاو دێتە ماڵی مەلا و ئەڵێ مەلا بێنە پارەکەم. مەلا ئەڵێ پارەی چی؟ کابرای جوولەکە ئەڵێ تۆ ئەمە چەند سبەینانێکە تکای 1000 زێڕی سوور لە خواەکەی، ئەگەر دانەیەکی ناتەواو بێ نەتەوێت. منی شەموو جارێک گوێم لێ بوو، لە دڵما هات کە تۆ تاقیب کەمەوە و هاتم ئەم پارەیەم لە کوونەکەوە خستە خوارەوە کە گوێم لێ بووتت ئەو زێڕەکەی لە جیاتی دەسە سڕەکە گلداوەتەوە، تێگەیشتم لەسەر پەیمانەکەی خۆت نەماوی و مشتت لە خواردنی پارەکەم کردووە، بۆیە وا بە هەڵەداوان هاتم. مەلا ئەڵێ کابرا تۆ شێت بووی، هۆشت نەماوە، من خوا پارەی بۆ ناردووم، تۆ بۆچ بناسم؟ هەڵبەت لە لادوایە کە دەرگاهی بەخششی خوا بەستراوە، هەستە تازووە لاچۆ لە پێشچاوم با دەست بە تێهەڵدانت نەکەم. کابرای جوولەکە ئەزانێ کە هیچ چاری نییە، بە ناچاری ئەچێتە لای قازی شکاتەکە. قازی ئەنێرێتە دوای مەلا کە جوولەکەکە دێت. مەلا ئەڵێ دراوسێ من لاریم نییە، بەڵام خۆت دەزانی پێم شەرمە بمج لە پیسەوە بە پێ بێمە دیوەخانی قازی. بڕۆ وڵاغێکم بۆ بێنە سواری بم وەجلیشم بۆ بێنە لە بەری کەم ئەو جار دێم. کابرای جوولەکە لەسەر هەموو زەرێرێکەوە چێتە بازار، دەستێ جلی باش و هێسترێک بۆ سواری مەلا دێنێ و لە پاش جلگۆڕین مەلا سوارە بێ ئەچێتە دیوانی قازی.
ئەڵێ ها قازی ئەفەندی چییە فەرمووی؟ قازی ئەڵێ ئەم دراوسەیە جوولەکەیەت شکایەتی لێ کردووی کە 999 زێڕی لاتە. مەلا ئەڵێ بپرسە بزانە هیچ پارەی داوەتە دەست من؟ کە قازیە پرسێ کابرای جوو ئەڵێ نا، بەڵام لە کونای خانووەکەوە بۆم فرێداوەتە سەر بەرماڵی نوێژەکەی. مەلا ئەڵێ قازی ئەفەندی هیچ دەرگەی خوا بەستراوە؟ من هەموو سبەینانێک لە خوا پاڕێمەوە 1000 زێڕم داتێ، ئەگەر دانەیەکی کەم بێ نەمەوێ. ئەمڕۆ 999 زێڕی بۆ فرێداوم و زێڕێکی لە جیاتی دەسە سڕەکە گلداوەتەوە و ئەم جووەش ئاگای لێ بووە کە من پارەکەم ژماردووە، ئێستا خەریکە بە فروفێڵ پارەکەم لە دەست وەربگرێ. و هەر بەوەش ئەزانی کە ئێستا ئەڵێ جلەکەی بەری شتی منە و هێسترەکەی ژێری شتی منە. کابرای زوڵێ ئەرێ وەڵا ئەوانەشی منن. مەلا ئەڵێ نەموت. قازی ئەمرەکا بە تێڵدان جووەکە دەرەکەنە دەرەوە و مەلاش سواری ئێسترەکە بێ و بەدڵێکی گەشەوە دێتەوە. لە ڕێگا جوولەکەکە ئەڵێ مەلا ئەمە ئینسافە. مەلاش کێری پێ نیشان ئەدا. ڕۆژێک مەلا لە ماڵەوە بە تەنها ئەبێ و هەندێ پارەی ئەبێ ئەوێ لە چاڵێ بیشارێتەوە. لە ژوورەوە چاڵێکەکە و پارەکەی تێخا کە دێتە بەردەرگا تەماشاکە جێگە چاڵەکە دیارە و ئەڵێ ئەگەر بەهاتایە من دەست ببوایم ئێستا ئەم پارەیەم ئەدۆزیەوە. وا هەڵەستێ دەری ئەهێنێ و دووبارە لە شوێنێکی تر ئەیشارێتەوە و چەند شوێنێکی پێکا دڵی باوەڕ نادا. زۆر چاک بیرەکاتەوە لەو دوورە لە پشتماڵەوە تەپەیەکی بەرزەیە چێتە ئەوێ چاڵێکەکە و پارەکەی تیاشارێ و ئەمجا دڵی ڕەحەتە بێ و ئەڵێ ئەم شوێنە زۆر باشە، بەنی ئادەم کەی ئەگاتە ئێرە. لەم کارەی خۆی زۆر مەمنونە بێ و لە نزیک پارەکەی دارێ بچکۆڵە چەقێنێ بۆ نیشان. تومەز لە دوورەوە هەتیوێکی لات چاوی لە مەلاوەیە. لە پاش ڕۆیشتنی مەلا دەست بەجێ ئەچێ پارەکە دەرەخاوەی با. چەند ڕۆژێتر مەلا پارەی پێ لازمە بێ کە دێت تەماشاکە پارەکە نەماوە. وەک کیسەکە لە تەپاڵە پڕ کراوە. ئەڵێ سوبحان الله، تەماشای ئەم کارە سەیرەکە. من وا مەزانی ئێرە قایمە، کەس نایگاتێ. ئێستا مانگایش گەیشتووە ئێرە و پارەکەشی بردووە و ڕیخی کردووەتە کیسەکە، کەوا بێ هەر کەس پارە بشارێتەوە لە ئەنجامە ئەبێتە تەپاڵە. ڕۆژێک مەلا چێتە باغی کابرایەکە و سەر ئەکەوێتە باندار قەیسیە دەست بە قەیسی خواردنەکە. کاتێک کابرای باغەوان ئاگادارە بێتەوە دەبینێ زەلامێ لەسەر دار قەیسیەکە خەریکی قەیسی خواردنە. هاواری لێئەکا کوڕە کابرا تۆ چیت و لە چی ئەگەڕی؟ مەلاش لە ترسا هیچی بەدەستەوە نامێنێ ئەڵێ من بولبولم ئەخوێنم. کابراش ئەڵێ دەبزانم چۆن ئەخوێنی. مەلاش دەست بە جووکە جووکەکە، کابرای باغەوانیش دەست بە پێکەنینەکە وەڵێ هێ کابرای شێت و شێواو، تۆ بێهۆشی بولبول وا ئەخوێنێ؟ مەلا ئەڵێ بولبولی ناشارەزا و نەزان هەروە ئەخوێنێ. ئێوارەیەک کابرایە بێتە میوانی مەلا. لە پاش نان خواردن و ڕابواردنی شەو کە ئەیانەوێ بخەون و چرا ئەوکوژێتەوە، کابرای میوان ئەڵێ مەلا نەوەک شەو کارێکی دەرەوەم بێ مۆمەکە ها لە لای ڕاستە بمدەرێ. مەلاش ئەڵێ بەخوا کابرایەکی شێتی، من بەم شەوە تاریکە چۆن بزانم لای ڕاستم کامێ؟ شەوێک مەلا ئەبینێ دز لە ماڵەکەیدا ئەگەڕێ، لە جێگەکەی خۆی ڕائەپەڕێ و ئەچێتە ناو جەواڵێکەوە. دزەکان گەلێک مڵ و موشەکە نەگەڕێن هیچیان چنگ ناکەوێ، بە ئەسپایی دێنە لای جەواڵەکەوە. کاتێک مەلا ڕاستە و پێ هەڵەسێت دزەکان ئەپەشۆکێن. یەکێ لە دزەکان ئەڵێ کوڕە کابرا تۆ بۆ چخراویە ناو ئەم جەواڵەوە؟ مەلاش ئەڵێ لەبەرەوەی کە هیچ لە ماڵەکەدا نەبوو زۆر ترسام کە ئێوە بکەونە شەرمەوە، بۆیە خرامە ناو ئەم جەواڵەوە. ڕۆژێک مەلا تووشی چەند قوتابیەکە بێ ئەڵێ فەرموو با بچینە ماڵی ئێمە لەوێ نەختەی ئیسراحەت بکەین و خواردن بخۆین، ئەمجا بڕۆن. ئەوانیش ئەڵێن باشە. وە لەگەڵ مەلا دێن. مەلا پێیان ئەڵێ ئێوە تۆزێک لێرە ڕاوەستن تاوەکو بچمە ژوورەوە ڕێتان بۆ بکەمەوە وە شوێنتان بۆ حازر بکەم. مەلا ئەچێتە ژوورەوە هەر نایەتە دەرەوە. کابراکان لە دەرگادەن و مەلاش لە ژوورەوە بە ژنەکەی ئەڵێ پێیان بڵێ مەلا نییە لە ماڵ. ئەمجا ژنەکەی لە پشت دەرگاکەوە ئەڵێ کێتان دەوێ؟ ئەوانی شەڵێن مەلامانەوێ. ژنەکەی ئەڵێ مەلا لە ماڵەوە نییە.
کابراکانیش ئەڵێن ئێستا لە بەرچاوی ئێمە چووە ژوورەوە تاک و شوێنمان بۆ حازر بکات. ژنەکەشی ئەڵێ من وا ئەزانم کە مەلا لە ماڵەوە نییە. لەو حەلەدا لە پەنجەرەی باڵەخانەکەەوە مەلا سەری دێنێتە دەرەوە و ئەڵێ ئێوە هەرای چیتانە؟ بەڵکو حەوشەکە دوو دەرگای هەیە. مەلا لەو دەرگاکەی تری چۆتە دەرەوە ژنەکەی ڕاستەکە. سەردەمێک مەلایکا بە پیشە هەموو ڕۆژێ جگەرێ دێنێتە ماڵەوە کە لە ماڵ دەرەچێ خاتوونی دۆستێکی ئەبێ بۆی سوورەوە کاتەوە و دەرخواردی ئەدا. و ئێواران کەوتکی شۆربایی ماڵی هاوسێ لە پێش مەلای دائەنێ. مەلا لەسەر ئەم کارە زۆر غەمگین ئەبێ و تەق لە دڵیەکاوە پرسێ ئەرێ ئافرەت من جارجار جگەر دێنمە و لێشی ناخۆم و چی بەسەر دێ؟ خاتوون ئەڵێ هەموو جارێ پشیلەی خوا. مەلا هەر لە شوێنی خۆی ڕاپەڕێ و تەورێکی داربڕینی ئەبێ خاتە ناو سندوقەکەەوە و دایەخە. خاتوونی ئەڵێ مەلا چیەکەی؟ مەلاش ئەڵێ لە ترسی پشیلەکە تەورەکەمە شارمەوە. خاتوون ئەڵێ مەلا پشیلە تەوری بۆ چییە؟ مەلا ئەڵێ پیرێژنی بێهۆش ئەو پشیلەی جگەری دوو پولبایی بفڕێنێ چۆن تەورێکی چل پولبایی نافڕێنێ. ڕۆژێک کابرایەکی قازی لەگەڵ توجارێ ئەبنە هاوڕێی مەلا. بە مەلا ئەڵێن حیکایەتێکی ئەڵێن پیاوێ زۆر قسە بکا گەلێ جار غەڵەت ئەکات. ئەرێ مەلا تۆ لە وەختی وەعزدان هیچ غەڵەت ناکەی؟ مەلاش ئەڵێ بەڵێ من جارێک لە جیاتی قاضیانی فینار لە دەم دەرچوو وتم قاضین فینار و ڕۆژێک تەمام هەبوو بڵێم ئین الفجارە لەفی جەحیم دیسان لە دەم دەرچوو گوتم ئین التجارە لەفی جەحیم. بەم نەوعە دوکیانی خەجاڵەت کرد و ئەمجا قازی گوتی مەلا زۆر ناشرینە بۆ تۆ ئەوەندە دەمەوەڕ و فیتنە و هاروهاجی وەگای شێت. مەلاش ئەڵێ جانم تۆ زۆر مبالغەت کرد و بە دەستی ڕاست ئیشارەت بە قازی ئەکا و ئەڵێ نە ئەمەندە فیتنە و بەلای چەپێ و بە توجار ئیشارەتەکا وەڵێ نە ئەوەندە وەگای شێتم لە بینی هەردووکیانم. ڕۆژێک مەلا لە لای دەلاکێ سەرەتاشێ لە پاش ڕزگاربوون کابرا لەسەر دەستوری خۆیان ئاوێنەکە لە پێش مەلادا ئەنێ و مەلاش دەسەبا چەند پارەیەکی تێخاوە ڕوا. لە پاش مانگێک دووبارە گەڕێتەوە ئەو دوکانە. لە پاش سەرتاشین کابرا ئاوێنەکەی لە بەرمەلادا ئەنێ و مەلا ئەیخاتە ئەو لاوە ئەڵێ برادەر من نیوەی سرم کەچەڵە ئەم جارە لەگەڵ جاری پێشوو بە یەک سەرتاشین بژمێرن و من دەنگ ناکەم و تۆش دەنگ نەکەی باشتر نییە؟ شەوێکی مانگەشە و مەلا لە پەنجەرەی ماڵەوە تەماشاکە چ شتێکی زل بە زەلامە چێ لە ناو باخچەکەدایە. زۆر بە گورجی هاوارە کاتە ژنەکەی و ئەڵێ ئەرێ ئافرەت ئەو تیر و کەوانم بۆ بێنە لە ناو باخچەکە زەلامێ دیارە لاموایە دزە. ژنەکەی کە بۆی دێنێت تیر و کەمانەکەی سازەکا و تیرێکی تێئەهاوێ گومانەکە داوێتی لە ژێر زگی شتەکە کە هیچ ناجوڵێ. مەلا لە دڵی خۆیاڵێ یاگیانی دەرچێ مەلا لە دڵی خۆیاڵێ باگیانی دەرچێ چی دزێکە و چۆن تۆپیوە بەیانی معلومە بێ و بە ئاسپایی ئەچێتە ژێر لێفەوە بخەوێ. ئافرەتەکەی ئەڵێ چی بوو؟ مەلا ئەڵێ تۆ بخەوە لێم داوە ئەوە تەپەل و پۆیەتی تا سبەینێ بەو حاڵە گیانی دەرەچێ. سبەینێ کە ڕۆژە بێتەوە مەلابینێ کراسەکەی خۆیەتی لە باخچە لەسەر گوریسێ هەڵواسراوە و تیرەکەی شەو بەرزگیدا دڕیوە. مەلا لە ترسان هەموو گیانی دێتە لەرزین و ئەڵێ خوایە حەمد و شکر بۆ تۆ. ژنەکەی پێی ئەڵێ بۆچی وا حەمدەکەی؟ مەلاش ئەڵێ کچێ بەس نەبوو من خۆم لە ناو کراسەکەدا نەبووم ئەگەر ببوایەم ئێستا لا هەڵدڕاو ئەبووم. ڕۆژێک مەلا پشت بزنێکی لادێیی گەڕەبینێ بەعزێ کەس پێی ئەڵێن نەختێ قەترانی لێبدە باشە بێ و بەعزێکیش پێی ئەڵێن بیبەرە لای مەلا نەسڕەدین ئەو دوعایەکی بۆ بکە. کابرای لادێیی ڕیشی بزنەکەی قایمەگرێ و ئەیهێنێتە لای مەلا. ئەڵێ قوربان بزنەکەم گەڕبووە و دوعایەکی بۆ بنووسە چونکە جەنابەت نەفەست بۆ گەڕی یەکاویەکە بەڵکو بزنەکەم چاکە بێ. مەلاش ئەڵێ تۆ بیبە من دوعای بۆ ئەنووسم بەڵام تۆش نەختێ قەترانی لێبدە تاوەکو باشتر ببێ.
جارێک ئافرەتەکەی مەلا بەژانی زایینەوە گیر ئەمینێ و چەند ڕۆژێک ڕزگاری نابێ. ئافرەتەکە و مامانەکانی شەچنە لای مەلا بەڵکو نوشتەیە یان چارەیەکی بکە. مەلاڵێ بۆچی تا ئێستا دەنگتان نەکردووە؟ ئەمە چارەی زۆر ئاسانە. دەست بەجێ لە شوێنی خۆی ڕاپەڕێ و وەچێتە دوکانی بەقاڵێ، هەشت دانە گوێزەکڕێ و ئەگەڕێتەوە لە پێشی کۆشی ئافرەتەکە دەست بەیاری ئەکا. مامانەکان زۆر سەریان سوڕەمێنێ و تەعەجوبەکەن و پرسن مەلا ئەمە چییە؟ مەلاشەڵێ مەقسەدم ئەمەیە منداڵەکەی ژوورەوە گوێی لە یاریکردن بێ بۆ یاریکردن هەر ئێستا دێتە دەرەوە. شەوێک مەلا لەگەڵ ژنەکەی قسە ئەکەن، ئەڵێ ئافرەت سبەینێ ئەگەر باران بارێ ئەچمە دار بڕین و دارهێنان، وەگەر هەوا خۆش بێ ئەچمە جووت. ئافرەتەکەی شێڵێ مەلا بڵێ ئینشاڵڵا. مەلاشەڵێ لەم دوانە یەکێکی هەر ئەبێ و هەر ئەیکەم. کەس بەینێ ئەبێ چێ بۆ دار تەماشاکە، لە پێشەوە هەندێ سوار دەرکەوتن، لەشکر ڕویان کردە لای مەلا، یەکێکی لێی پرسی وتی ئەرێ خاڵۆ ڕێگای فڵانە شار لە کامەلایە؟ مەلا بەقینەڵێ من سوزانم. لەشکر و سوارەکانی زۆر ڕقیان هەڵەسێ و بە تێهەڵدان و بە قەمچی لێدان مەلا ئەخەنە پێشیان و بارانیش زۆر ئەبارێ. بەو زەحمەتە تاکو سوارەکانە گەنە شارەوە ئەم جار وازی لێدێنن. مەلاش نزیک نیوە شەو گشت گیانی مەجروح و ماندوو دێتەوە ماڵەوە و لە دەرگادا ژنەکەی ئەڵێ کێ ئەوە؟ مەلاش ئەڵێ منم ئینشاڵڵا. ڕۆژێک لە مەلا پرسن خۆر بە کەڵکترە یان مانگ؟ مەلاش ئەڵێ مانگ بە کەڵکترە. ئەڵێن چۆن؟ مەلاش ئەڵێ هەموومان نەزانین کە ڕۆژ ڕۆشناییە و خۆر بە ڕۆژ هەڵدێ و ڕۆشناییەکەی ببێ یان نەبێ هەر یەکە، بەڵام مانگ لە تاریکی شەودا هەڵدێ و دنیا ئەکاتە ڕۆژ. ها تەماشاکەن، ڕێبواری ڕۆژ هیچ باکی نییە، بەڵام ڕێبواری شەو بە چوار چاوەوە چاوەڕێی هەڵاتنی مانگەکە. ڕۆژێک چەند منداڵێ هەندێک گوێز ئەکڕن و لە ڕێگە ئەیانەوێ بەشی بکەن، چەندانەیەکی زیادە بێ ئەبێتە هەرایان. تووشی مەلا بنەڵێن مەلا تۆ ئەم گوێزەمان بۆ بەش بکە. مەلاڵێ کوڕم بەشێکی خوایی. منداڵەکان ئەڵێن بەشی خوایی. مەلا تەماشاکە، یەکێکیان زۆر بەرگی پۆشتەیە و 3 دانە گوێزی ئەداتێ، یەکێکیان بەرگەکەی شڕە 2 دانە گوێزی ئەداتێ. منداڵەکانی کە نەهراڵێن هەی بەدبەخت، مەلا بەشی خوایی چۆن وا ئەبێ؟ مەلاڵێی کوڕم ئێوە نابینن لە شاری ئێمە حسامەددین بەگ 100,000 لیرەی زەردی هەیە و عیزەدین ئاغا لە ماڵەکان سواڵەکا و زۆر پەرێشانە و لە برسا ئەمرێ. ئەی کوڕم بەشی خوایی وهایە. ڕۆژێک مەلا بۆ تەماشاکردنی گوڵگوڵزاری بەهار ئەچێتە سەیرانگاهێک، کاتێک ئەبینێت چەند منداڵێک لەوێ یاری ئەکەن. مەلا شەوەستێ لێیان سەیرەکە. لەو حەلەدا منداڵێک تەپلەکەی مەلا لەسەری ئەفڕێنێ و منداڵەکان بە هەڵڵاوە لە دەستی دەرەکەن و ئەم ئەداتە ئەو و ئەو ئەیداتە ئەویتر. لە ناو حەڵقە گڕی ئەدەن و هەرچەندە مەلا ڕجاکە ئەڵێ کوڕەکانم بمدەنێ با بڕۆم درەنگە، ئیشم هەیە هیچ گوێی نادەنێ و ئاخری مەلا مەجبورە بێ بە سەرڕووتی سواری کەرەکەی ئەبێ و ئەگەڕێتەوە. کاتێک چەند کەسێ لە برادەرەکانی مەلا ئەم حاڵە وەها بە سەرڕووتی ئەبینن ئەڵێن مەلا ئەفەندی کوانێت تەپلەی شەریفت؟ مەلا ئەڵێ برادەرەکان چیتان لێ بشارمەوە؟ تەپلەکەم یادی منداڵی کردووە و خۆی هاویشتە ناو منداڵەکانەوە لەوێ وازی و یاری ئەکا. ڕۆژێک کابرایەکی شێخ دێتە لای مەلا، ئەڵێ ئەرێت تۆ ئەمەندە بەناوبانگی خەڵک هونەرتە گێڕێتەوە، بزانم چییە سوودت بۆ خەڵک و کەڵکی چی ئەگری؟ مەلا ئەڵێ یا شێخ جارێ با بزانم تۆ هونەرت چییە؟ ئەو حەلە من سەرتاپە بۆ دەگێڕمەوە. شێخ ئەڵێ مەلا من هەموو شەوێک ژێری هەر 7 قاتی زەوی و هەر 7 قاتی ئاسمان ئەگەڕێم و هەر بەڵای و دەردێ بۆ مسلمانان بێت ئەیگرمەوە و لای ئەدەم. مەلا ئەڵێ یا شێخ تۆ لە 7 قاتی ئاسمان سەرەکەوی، هیچ شتێکی نەرم لەسەرت یا لە دەستت ناکەوێ؟ شێخ ئەڵێ گەلێک جار دەستم لە شتی نەرمەکەوێ. مەلاش ئەڵێ یا شێخ تۆ بە هەموو هونەرێکتەوە ئەم جار دەستت ئەگاتە گونی من، چونکە ئەو شتە نەرمە گونی منە. ڕۆژێک مەلا بۆ دار
زەنگە بڕین ئەچێتە کۆهسارێ لە پڕێکا چاوی بە کەروێشکێکی خەوتوو ئەکەوێ پەلاماری ئەداوەی گرێ. هەرچەند بیرەکاتەوە لە حەیاتی خۆیدا دەعبایەکی وا غەریب و عەنتیکەی نەبینیوە. ئەڵێ ئەمە شتێکی زۆر عەنتیکەیە، با بە نمونە بی بە مەشار نیشانی بدەم، بەم خەیاڵەوە ئەیخاتە ناو تورەکەیەکەوە و تون دەمی ئەبەستێ. کە دێتە ماڵ بەژنەکەی ئەڵێ هیچ کەس دەست لەم تورەکەیە نەدا، شتێکی زۆر غەریب و عەنتیکەم گرتووە، خۆمیش نازانم چییە. با بڕۆم پیاوە گەورەکانی شار کۆ بکەمەوە و تەماشای بکەن بزانن چییە. هەر یەکە مەلا لە دەرگا ئەچێتە دەرەوە، ژنەکەی مەراقەکا و ئەمە ئەبێت چی بێ. کە دەمی تورەکەکە کاتەوە کەروێشکەکە پرتە ئەکا و لە پەنجەرەی ماڵەوە بۆ خۆی دەرئەپەڕێ و ڕزگاری ئەبێ. ژنەکە زۆر خەفەتە خوا بیرەکاتەوە لە ترسی مەلا چی بکە. هەڵەسێ قوتوویەک کە هەموو جارێ پڕی ئەوە جۆ بە کەرەکەیان نەدەن ئەیخاتە ناو تورەکەکەوە و توند وەک ئەوەڵ جار دەمی ئەبەستێ و خۆیشی ئەچێتە سەرکاری خۆی و لە دڵەوە چەند خەفەت ئەخوا. ئەڵێ ئەگەر مەلا ئێستا چەند پیاوێکی گەورە بۆ تەماشاکردن بێنێ شەرمەزارە بێ. لە پاشان دڵی خۆی ئەداتەوە کە ئێستا مەلا هەندێ هەتیوی کۆڵان و سەرسەری دێنێ بۆ تەماشای ئەمە، هیچ شەرمەزاری نابێ. تومەز مەلا لە کۆڵان تووشی هەموو پیاوە گەورەکانی شار واتە ئەعیان و ئەشراف و موەزەفین ئەبێ کەوا لەسەر داوەتێکەوە ئەگەڕێنەوە. مەلا زۆر چاکباسی ئەم داعبا غەریبەیان بۆ کات هەمویان ئارەزووی بینینی ئەکەن. بەجارێک کە چنە ژووری ماڵی مەلاوە لەسەر ئەمری مەلا بەڕیز دانیشن کە ئەم داعبا غەریبە لە دەست دەرنەچێ و هەمویان چاویان لە تورەکەکە ئەبێ ئەڵێن داخوا چی داعبایەکە. کاتێک مەلا تورەکەکە دێنێ و دەمیەکاتەوە ئەڵێ هات کوڕە وریابن با ڕانەکات. ئەمجا تورەکەی دەمبەرەو خوارەکات، قوتی جۆیکەرەکە ترپ ئەکەوێ بە زەویە و دەنگی لێوە دێ. ئەو وەختە مەلا سەری لێ ئەشێوێ و ناچارە مێنێ وەڵێ ئەی برادەرەکان 15 جار پڕی ئەم قوتووە ئەکاتە قزناخی. کابرایەک لە مەلا ئەپرسێ ئەرێ مەلا دەرمانی چاوێشە و ئازاری چییە؟ مەلا ئەڵێ برادەر من چەند ڕۆژ لەمە و پێش ددانم ئازاری هەبوو هەڵم کێشا حەسامەوە، ئەو جار کەیفی خۆتە. جارێک لە مەلا پرسن ئەم خەڵکە بۆچی هەموو ڕۆژ بەشێکی بۆ ژوور ئەڕوا و بەشێکی بۆ خوار و بەشێکی بۆ ڕۆژهەڵات و بەشێکی بۆ ڕۆژاوا ئەچن. مەلاش ئەڵێ ئەگەر گشت خەڵک هەر بۆ لایەک بڕوات موازنەی دنیا تێکەچێ و ژێر و ژوور ئەبێ. لە نیوە شەوێک دزێکە چێتە سەربانی خانووی مەلاوە. لەو حەلەدا مەلاش خەبەری ئەبێ ئەڵێ ئافرەت دوێنێ شەو من لە مزگەوت زۆر درەنگ هاتمە ماڵەوە وە زۆر لە دەرگاکەمدا ئاگات لێ نەبوو، لە پاشان ئەم دوعایم خوێند و دەستم بە ڕۆشنی مانگرت و لە بەرەکەتی ئەم دوعایە بە ئاسانی بێزەرەر لە سەربان گەیشتمە خوارەوە. و دووسێ جار دوعاکە بە ئاشکرا ئەخوێنێ. دزەکەش لە سەربان گوێی لەم دوعای مەلا ئەبێ و ئەویش دەست بەجێ حەفزی ئەکا وەک مەلا ئاسایی ڕۆشنی مانگەگرێ و خۆی ئەهاوێتە خوارەوە. ترپەی لێوە دێوە کەوێتە خوارەوە بێهۆش و گشتگیانی خورد و خاشەبێ و لە پاش قەدەرێ دێتە سەرخۆی و دەست بەجێ مەلا ئەکوتێتە بانیەوە و هاوارەکا وەڵێ ئافرەت زووەرە چراکە بێنە دزەکەم گرتووە. کابرای دزەڵێ هیچ پەرۆش و عەجەلە مەکە، ئەو دوعا خوێندنە لە لای ئێوە هەبێ و ئەم عەقڵەش لە ئێمە بێ بە ئاسانی لە دەستان ڕزگار نابین. ڕۆژێک ژنەکەی مەلا لەنگەریەک چێشتی زۆر گەرم عن قەزدەن بۆ مەلا تێئەکا و خۆیشی لەبەر چێشتەکە ئەم سەروە و سەرەکە لە بیری ئەچێ کە چێشتەکە زۆر گەرمە. کەوچکێ لە چێشتەکە خاتە دەمی لە حەیبەتا دەمی زۆر ئەسوتێ و ئاو لە چاوی دێتە خوارەوە. ئەو حەلە مەلا دێت و لێی ئەپرسێ کچێ ئافرەت بۆ وەها ئەگریەی؟ ژنەکەش ئەڵێ مەلا دایکە ڕەحمەتیم کەوتە بیرم چونکە لەم چێشتە زۆر حەزی ئەکرد. مەلاش بە تاسوخیەوە کەوچیە چێشت دەباتە دەم دڵ و دەرونی ئاگری تێبەر ئەبێ و فرمێسکە ڕێژێ. ئەم جار ژنەکەی کەیفی دێ و بە پێکەنینەوەڵێ
ها مەلا تۆ بۆچ ئەگریەی؟ مەلا شەڵێ منیش بۆ دایکە گۆڕ بە گۆڕەکەت ئەگریم کە مرد نابەکار و سۆزانیەکی وەک تۆی بەجێهێشت. ڕۆژێک مەلا لە مزگەوتی محەلەی خۆیان بۆ وەعز خوێندن ئەچێتە سەر کورسی. کاتێک هێزەداتە خۆی زبانی ئەبەسترێ و هەرچەندەکا باسێکی ناکەوێتە بیر لە داخان زۆر غەمگینە بێ. ئەمەنە خەڵکەکەش کۆبوونەتەوە هەردا ئەنیشن مەلا هیچی بۆ ناوترێ و ئەوانیش زۆر تەعەجوبەکەن. مەلا ئەم حاڵەی زۆر پێناخۆشە بێ وەڵێ ئەی ئەهالی ئێوە زانن لە قسەکردن و لە وەعز خوێندن قەت قسوور ناکەم و پێم زۆر خۆشە، بەڵام باوەڕ بکەن ئەمڕۆ هەرچەندەکەم شتێ بە فکرم ناکەوێت تاکو بۆتانی بڵێم. تومەس کوڕەکەی مەلا لەوێ ئەبێ گوێی لەم قسەی باوکی ئەبێ و زوو ڕائەپەڕێ و ڕوو ئەکاتە باوکی وەڵێ باشە تۆ باسێک ناکەوێتە بیر کە پەند و وەعز بخوێنی لەسەر کورسی هاتنە خوارد لە بیر نایە ئەم خەڵکە خەریکەکەی. کوڕەکەی لەسەر ئەم قسەیە نەجاتی باوکیەدا و ئیسباتەکە کە کوڕ باوکی خۆیەتی. ئەم عالەمەش گشت بە پێکەنین بڵاو ئەبن و ئەڵێن ڕاست کوڕی باوکی خۆیەتی. ڕۆژێک بۆ دەستنوێژی عەسر مەلا بە چوستی دێتە ماڵەوە کە بە گورجی بگاتە دەنگی ئەهلی جەماعەت نەوەک خەریک ببن. کە دێتە ژوورەوە ژنەکەی نەختێ شەڕی پێ ئەفرۆشێ و لەگەڵی گەمانەکا و ئەڵێ لەشتیش پیسە بۆ حەمام بڕۆ و قەدەرێ پێکەوە خەون. لە پاشان بە مەلا ئەڵێ هەڵسە زوو بڕۆ حەمام بڕۆ تاخیر مەبە چونکە ئێستا چەند کەسێ دێن بۆ داخوازی خوشکەکەم و تۆش ئەزانی کە باوکی نەماوە و خەڵک تۆ دەناسێ و لە حەمام زۆر گەرمە بە پاکی خۆت بشۆ و زوو بێرەوە. مەلاش بوختەکەی ئەداتە بندەستی و چێ بۆ حەمام لەوێ تۆزێک خۆی ئەشۆرێ. کە دێتە دەرەوە بینێ باران کڵاوە سەرە دایگرتووە مەلا لە دڵ خۆی ئەڵێ ئەگەر نەچم عیبە واگەر بچم جلەکانم گشتەڕەبن و جلی تریشم نییە لە ماڵ تا بیگۆڕم. بە ناچاری هەموو جلەکانی داماڵێ ئەیداتە بندەستی و بەڕوت و قوتی بەو بارانە بە تاو ئەچێتە دەرەوە. کاتێ ئەگاتە دەرماڵ هەموو داخوازیکەرەکان لە بەردەرگە تووشی ئەبن. مەلا لە خۆیەوە زۆر تەریقە بێتەوە و لێی ئەپرسن مەلا ئەم حاڵەت چییە؟ مەلاش پێیان ئەڵێ هەر کەسێ وەک من بە بێوەخت تابێعژن و شەیتان ببێ بەم نەوعە هەم لە حەمام بە ئاوی گەرم و هەم لە دەرەوە بە ئاوی سارد خۆی ئەشۆرێ. سەردەمێ مەلا دوو ژنی ئەبێ. ڕۆژێ یەکێکیان ملی ئەگرێ وەڵێ مەلا کاممانت زۆر خۆشەوێ. مەلا ئەڵێ هەردووکتان کەڵک ناگرێت تەنگە تاویەکەن بۆ ڕاستی وتن. مەلاش ئەڵێ هەردووکتانم خۆشەوێ. یەکێ لە ژنەکان ئەڵێ مەلا وەها بزانە ئێمە هەردووکمان سواری بەلەمێ بووین و بەلەمەکەمان وەرگەڕا و هەردووکمان کەوتینە ناو شەتەوە. تۆش مەلەوانی باشی ئەو حەلە پەلەماری کاممانەدەی و لە پێشا کاممان ڕزگارەکەی. مەلاش بە ژنە گەورەکەی ئەڵێ تۆ نەختێ مەلەوانیە زانی. ڕۆژێک مەلا لە بازاڕە بینێت تەیرێک بە قەدەر کۆترێک بە 12 لیرە لە مەزاد دەرچووە. مەلا لە دڵی خۆیان ئەڵێ وەها دیارە مەل و تیوور ڕەواجی هەیە و تەرەقی کردووە. با منیش سبەینێ عەلە شیشەکە واتە قەلەمونەکەی خۆمان بهێنم بزانم بە نرخێکی باش نایفرۆشم. کە سبەینێ زووە بێ مەلا پیرە عەلە شیشەکەی دێنێتە بازاڕ ئەیداتە دەستدەڵال بە 1000 حاڵ ئەنجاخ ئەگاتە 12 پارە. مەلا زۆر سەرسامە بێ و ئەڵێ بۆچی ئێوە ئەمەندە بێ ئینسافن ماڵی خەڵکەشکێنن؟ ئێوە نابینن چەند پڵپڵە و مەرجان بەگەردنیەوە و بریقە بریقی پەڕەکانی گیڤەوە بوونی وەک چادری عەرەب شۆڕەوە کردووە و لوتی وەک کێری مەیمون و چەند جوان خوێندنی هەیە هەر یەکێ سەیری بکە حەیرانی ئەبێ. بەڵام ئەمڕۆ دەستکورتی و احتیاجی ناچاری منی کردووە و مەجبوری کردووم بۆ فرۆشتنی. ئێستاکە لە ماڵەوە ئافرەتەکەم ڕەشی پۆشیوە. باشە تخوایەوە بۆچی دوێنێ مەلێکی سەوز و ڕەنگکرا و بەقەدەر کۆترێک لە بەرچاوم بە 12 لیرەی زەرتان فرۆشت. ئەمڕۆ ئەم تەیرە جوانەی من بۆچی بە نرخێکی باش نافرۆشن؟ قەت لەخوا ناترسن؟ ئەوانی شەڵێن مەلا تەحەمل بفەرموو
تۆ ئاگات لە هیچ نییە. ئەو تەیرە کە دوێنێ فرۆشرا ئەوە ناوی تووتیە، لە تەرەفی خواوە ڕەنگ کراوە و تەیری تووتیە. مەلاش ئەڵێ باشە زانیمان با تووتی بێ. تەیر نییە، ئەی چییە و چی هونەرێکی هەیە؟ ئەوانیش ئەڵێن مەلا هونەری ئەمەیە قسەی خۆش ئەکات. مەلاش ئەڵێ ئەمجا ئەو قساکات ئەمەش زۆر جوان تێئەفکرێ. مەلاژ نییە کە خوازێ لە پاش 20 ڕۆژ کوڕێکی ئەبێ. بۆ سبەینێ مەلا چێتە بازار سیپارەیەکی واتە ئەلفبای وە کاغەز و دوێت و قەڵەمێکی بۆ ئەکڕێ و لەژێر سەرینەکەی دایئەنێ. چەند کەسێک لێ پرسن مەلا ئەمە چییە؟ مەلا ئەڵێ برادەر منداڵێک ڕێگای 9 مانگ و 9 ڕۆژ بە 20 ڕۆژ ببڕێ هەرچۆنێ بێ پاش چەند ڕۆژێکی تر ئەوێ بچێتە قوتابخانە بۆ خوێندن. فەقیرێک لە ماڵەکان نەختێنانی وشکیە دەنێ کابرای فەقیر نانەکە بە وشکی پێناخورێ و ئەچێتە نزیک ئاشچیە پارچەیەک لە نانەکە ئەشکێنێ ئەداتە هەڵمی قازانی ئاشچی کە چێشتی تیا هەیە. ئەمجا نەختێنەر مەبێەوەی خوا. کابرای ئاشچی چاوی لێ ئەبێ جارێ هیچ دەنگ ناکا فەقیرەکە گشت نانەکەی بەم جۆرە ئەخوا. لە پاشان ئاشچیەکە یەخێ ئەگرێ و داوای پارەی لێکە. ئەویش ئەڵێ من فەقیرم پارەم کوانێ و من هیچی تۆم نەخواردووە. وەلحاصڵ ئاشچی بەرینادا ئەیباتە لای حاکم. ئەو وەختەش حاکمی ئەو شارە مەلا بووە. مەسەلەکە باش تێگا و کیسەی پارە دەرەخا و بە ئاشچی ئەڵێ وەرە پێشەوە گوێچکت بێنە بەرەوە. مەلاش کیسەکە ئەخرشێنێ پارەکە دەنگی دێت. ئەمجا ئەڵێ بڕۆن. ئاشچی ئەڵێ مەلا ئەفەندی ئەمە چۆن حوکمێکە کە تۆ کردت؟ مەلا ئەڵێ حوکمێکی زۆر باشە. هەر کەسێ هەڵمی چێشت بفرۆشێ ئانجاخ دەنگی پارە وەرئەگرێ. ڕۆژێک مەلا چێتە حەمام پشتەماڵێکی زۆر کۆنە و چڵکنی بۆ دێنن. مەلا لە دڵەوە زۆر تووڕە ئەبێ کە بە چاوی سووک تەماشا کراوە. لە پاش خۆشۆرین دێتە دەرەوە و 100 پارە بە حەمامچیەدا. کاتێک کە ئەمە بینن حەمامچیەکان زۆر پەشیمان ئەبنەوە گەلێک خەفەتە خۆن کە خزمەتی ئەم پیاوەیان باش بەجێ نەهێنا. لە پاش 15 ڕۆژ مەلا دووبارە چێتەوە ئەو حەمامە. ئەمجار بە هەموو حەمامچی و شاگردەکانی خزمەتی ئەکەن و بە پشتەماڵی هەوریشم وشکی ئەکەنەوە. مەلا لە دڵی خۆیاڵێ بەخوا دەبێ حەقی جاری پێشووتان لێوەربگرمەوە. ئەو حەلە مەلا لە حەمام دەرەچێ ئەمجارە 10 پارە بە حەمامچیەدا. کە حەمامچی ئەمە بینێ ڕووی گرژەکە وەڵێ ئەمە چییە؟ مەلا ئەڵێ برادەر بۆچ گرژەبی؟ من جارەکەی پێشوو حەقی ئەم جارەمدا و ئەم جارەش حەقەکەی جاری پێشوو ئەدەم. کابرایەک دێتە لای مەلا ئەڵێ کاغەزێکم بۆ بنووسە بۆ دۆستێکم کە لە ئەستەمبوڵە. مەلا ئەڵێ برادەر زۆر ڕجاکەم جارێک پارەم نییە و ناتوانم بچم بۆ ئەستەمبوڵ. کابرا زۆر سەرسامە بێ و لە قسەکەی مەلا تێناگا و ئەڵێ مەلا من ئەمەوێ کاغەزم بۆ بنووسی تۆش ئەڵێی ناتوانم بچم بۆ ئەستەمبوڵ لەم قسەیە مەقسەدت چییە؟ مەلا ئەڵێ کوڕە هەی بێهۆش من نووسین نازانم و خەتێکی زۆر پیس و خراپم هەیە کەس ناتوانێ بیخوێنێتەوە مەگەر خۆم بچم لە ئەستەمبوڵ بیخوێنم. کابرایەکی زۆر قەشمەر بە مەلا ئەڵێ ئێستا لەنگەریەک دۆڵمە و یاپراخ بێرەیا ڕەت بوون. مەلا ئەڵێ بە من چی؟ کابرا ئەڵێ بۆ ماڵی ئێوەیان برد. مەلا ئەڵێ ئەمجا بە تۆ چی؟ ڕۆژێک مەلا بە سواری کەرەکەیە چێتە بازار هەندێ سەوزەوات و وردەوات بۆ ماڵی خۆی ئەکڕێ ئەی خاتە هەکبەیەک و ئەی هاوێتە سەرشانی خۆی و سواری کەرەکەی ئەبێ و هەکبەکەش هەرها لە سەرشانی. کاتێک چەند کەسێ بەم چەشنەوە مەلا ئەبینن ئەڵێن مەلا ئەم بەزمە چییە؟ بەخوا کابرایەکی گەوجی تۆ خۆت سواری کەرەکە بووی و هەکبەکەت خستۆتە سەرشانی خۆت بۆچی نایهاویە سەرپشتی کەرەکە؟ مەلا ئەڵێ یاهوو بۆ مەردوم ئینسان شتێکی باشە. ئەم کەرە بە سزمانە منیش هەڵبگرێ هەکبەکەش هەڵبگرێ ڕەوای حەق نییە. ئینساف نیوەی ئیمانە. سبەینانێ زۆر زوو مەلا بۆ پێکهێنانی کاری ئەوێ بچێتە دیەک. تومەزە و شەوەش لە گەڕەکیان داوەتی شایی هەیە.
چەند گەنجێ تەکبیریان کردووە کە بەزمێ بە مەلا بگرن و تووڕەی بکەن بەڵکو لەم شای و سەیرانە بێبەش بێ. مەلاش نەباسی داوەتەکەی بیستووە و نە ئاگای لەم بەزمە هەیە. کاتێک دەزانێت چەند گەنجێ ڕێگەی پێگرن ئەڵێن ها مەلا بۆ کام لا ئەچی. مەلا ئەڵێ کارێکی زۆر عەجەلەم هەیە ئەمەوێ بچم تا ئەو دێ. گەنجەکان ئەڵێن بێچارە تۆ نازانی فەرمانی مەرگت هاتووە نابێ بۆ هیچ جێگەیە بڕۆیت و ئێمە ئێستا ئامادە بووین کە تۆ بشۆرین و کفنت بکەین و بتنێژین چونکە تۆ مامۆستای هەندێکمانی و قەومی گەلێکمانی و خۆشەویستی هەمومانی. مەلا ئەڵێ کوڕەکانم ڕجاکەم ئەم گاڵتە خراپانە لەگەڵ من مەکەن زۆرە ترسم کە بێتە ڕاست. ئەوانی شەڵێن مەلا ئێمە بەڕاست دەڵێین. هەرچەند کە مەلا مل بادا و خۆی لە دەستیان ڕائکێشێ کەڵک ناگرێ ناچارە بێ ملکەت سەکا و گیان ئەسپێرێ. ئەوانی زۆر جوان ئەیخەنە ناو تابوت و ئەی بەنە مزگەوتێکەوە و ئەی شۆرن و کفنیەکەن و دەست بە هاوار و فغانەکەن و ئەڵێن ئاخ بۆ مەلا داخ بۆ مەلا. لەو حەلەدایەکێ لە برادری گەنجەکان زۆر بە چوستی و بە عەجەلە لەوێوە ڕەتە بێ. گەنجەکان ئەڵێن وەرە دانیشە مەلا مردووە. ئەوی شەڵێ کارەکەم زۆر بە عەجەلەیە ناتوانم تەخیر بم. لەو حەلەدا مەلا لەسەر تەتە شۆرەکە کە سەر هەڵەبڕێ ئەڵێ کوڕم بە قسەی برادەرەکانت بکە تۆزێک ئارام بگرێت تا مەلا ئەشۆرێ و تۆ نازانی منیش وەک تۆ بووم زۆر کارم هەبوو و گەلێک بە عەجەلە بووم مەرگ هات داوای کردم چارەم نەما ئارامم کرد. تۆش لازمەی تاعیان پێ بکەی لە پاشان وەک منت لێدێ. بەم شێوەیە حیکایەتی مەلای مەشهور کۆتایی پێهات.